بەخێر بێنەوە بۆ زنجیرەیەکی تر لەم پۆدکاستە. ئەم پۆدکاستە سەربەناوەندی هیزرە بۆ زانست و فەلسەفە. لەم زنجیرەیە باز لە ئێستایی و ئارێشەکانی زانکۆکانەکەین لە کوردستانە و لە ڕۆژهەڵاتی ناوین بە شێوەیەکی گشتی. بەرحاڵ من کاموارازم و وایە هاوشانەکەم سلێمان حوسێن ئەمڕۆ لەگەڵمان نابووە، بەڵام بەداخەوە نەتوانرا، بۆیە لە زنجیرەی داهاتوە هیوادارم سلێمان جارێکتر لەگەڵمانە ئامادەوێت. بەرحاڵ دڵخۆشین بۆی کە بە خێراتنی میوانێکی عزیز و خۆشەویستکەین کە مامۆسای زانکۆ نووسەر و توێژەر و قوتابی دکتۆرایە لە بواری وێژاویش مامۆسا هەڵهۆ قادرە. بەخێر بێ مامۆسای جان. سپاس دەکەم، سپاس بۆ بەڕێزت، بۆ سەرجەم هاوکارانت و بۆ سەرجەم بیسەرانی بەرنامەکانت. سپاس. زۆر سپاس بۆ کاتی کە بێمەشە بەخشی. دیارە حەزەکەم بۆ پرسیارە دەست پێ بکەم کە پێناسەی زانکۆ چییە و زانکۆ لە کێیەکەوە هەیە بە شێوەیەکی گشتی لە جیانەوە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوەی کە پەیوەندی هەیە بە کوردستانی خۆمانەوە. سپاس دەکەم، مەمنون. بەڵام دیارە پرسیار دەکەێت هەم لە ڕووی معریفیەوە زەمینە سازیە بێ بۆ وەڵامدانەوە و هەم لە ڕووی مێژووییەوە سەردێکی مێژوویە بێت. هیوادارم چۆنێتی وەڵامدانەوەکانی من دوور و درێژی وەڵامەکان پرسیارەکەم زۆر گشتاندنکاری تیاوە، بەڵام من حەزم کردتەنە ئەگەر بتوانی لەلایەنێکی مێژووی و یعنی هێڵێکی مێژوویی زانکۆ بە شوێکی بەتەئەکید لە ڕاستیە پێناسەکردنی زانکۆ چییە؟ ئەتوانین ئەو کۆمەکەمان کات کاریگەری لەسەرەوەیە کە ئێمە حکم بین دواتر بە پێ ئەو پێناسە بیکەینە پێوەرێک ئایا فلان زانکۆیە، فلانە شوێن زانکۆی هەیە، ئەوەی کە چوارچێوەیەک هەیە ئێمە قسەی لەسەر بکەین زانکۆیە زانکۆنیە، کەواتە پێناسەکە وێڕایەوەی جۆرێک لە دید و معریفەمانەداتەیە کە ئەگونجێت پێناسەکردنەکە وەک سەرجەم پێناسەکانی تر جۆرێک بێ لە بینین لە گۆشەیەکەوە لە دیدێکەوە، چونکە خۆتەزانی هەموو بابەتێک کە پێناسەیەکرێ لە زەمەنی جیاوازە لە دیدی جیاوازەوە لە ئاراستەی جیاوازەوە پێناسە دەکرێ. بەڵام ئەم پێناسەی لێرە کۆمەکی ئەمە کات بەوەی کە لە ڕوانگەی ئەو پێناسەیەوە حکم بدەین بەسەر مەقطعێکی زەمەنیە، وێزگەیەکی زەمەنیە، یاخود لە شوێنێک و لە جێگەیەک و لە نێو شارستانیەتێکە کە ئایا ئەو شوێنە زانکۆی هەیە یان نیەتی. چونکە لە ڕاستیە یعنی هەر ئەوە نییە بۆ کوڵی عملی کۆبوونەوەی هەر جۆرە بابەتێکی معریفی و ڕۆشنبیری ئیتر ئێمە بتوانین بە زانکۆ ناوزەدی بکەین. هەرەوەی لە شوێنێک بابەتی ڕۆشنبیری تاوتوێ کرا، بابەتی معریفی تاوتوێ کرا، قسەی لەسەر کرایتر، چکە زانکۆ قوڵترە لەوە مودایەکی گەورەتری هەیە لەوە. مەسەلەن وردە بچمە ناو پێناسەکە و وەڵامە مێژوویەکەشت بمەوە. مەسەلەن بۆ نمونە لای ئێمە زۆر جار گوێمان لێ بوو ئێسێمە لە سلێمانی کە مزگەوتی گەورە کاتی خۆی زانکۆیەکی گەورە بووە یاخود ڕۆڵی زانکۆیەکی بینیوە. لە ناوچەکانی مەسەلەن هەورامانی لای ئێمە لە بیارە زۆر جارە وترێ بیارە کاتی خۆی لە سەردەمی شێخانی نەقشبەندیە ڕۆڵی زانکۆیەکی بینیوە و جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس لەوێ لەو زانکۆیە تەخەڕوجی کردو یاخود لەوێ وانەی وتوەتەوە و زانکۆیەکی بینیوە و لە دەوڵەتی عوسمانیەوە کتێبی بۆ هاتووە و ئیحتیمامی پێدراوە و یاخود بە هەمان شێوەگەر لە بازنەیەکی گەورەترا قسە بکەین کە گوایە ئەزهەر زانکۆیەکی گەورە بووە و زانکۆیەکی بەناوبانگ بووە. هەموو ئەمانە قسەی لەسەرە کە ئایا ئەمانە زانکۆن یا زانکۆنین لە ڕوانگەی ئەو پێناسەوە کە ئەیکەین ئەمە باسی شەرقە لە غەربی تا ئیدعایەک هەیە کە هەموو زانکۆکان کەوتەوەی یاخود نەسلی وەچەی ڕاستەوخۆ یاخود ناڕاستەوخۆی جامعەکانی ئۆکسفۆرد و پاریس و بۆلۆنیان. لە ڕاستی جامعە گەورەترە لەوە، یاخود مجرد تەنیا بریتینە لەوەی کە خوێندنی باڵا و دراساتی خوێندنی باڵای یا بخوێنرێ. کەلیمەی یونیڤەرسیتی کە لە لاتینیەوە ئەگەر بتوانم لاتینەکەی بخوێنمەوە هەرچەنە هەر دەردێڵێ مانا و تەلەفوزە ئینگلیزیەکەیە، بەڵام
دیارە تایبەتمەندێتی خۆی هەیە لە لاتینەکە. سکولاریزم ئەنیڤەرسیتیا ماگیسترۆم ئیت واتە کۆبوونەوەی مامۆستایان و زانایان، جێگە و پێگەیەک کە مامۆستایان و زانایانی تیا کۆ بێتەوە. تەڵەن ئەمە یەکەمین جار لە زانکۆی بۆلۆنیا لە ئیتالیا، ئەم زانکۆیە کە ئیتر ئەمە ئەتوانین بە پێم پێناسێ ئەم زانکۆی بە یەکەمین زانکۆ ژمار جیهانە کە مێژووکەیە گەڕێتەوە بۆ 1970 زاینی کە ئەم وشەیە ئەوەن واسیاغی کراوە. طبعاً پێویستەوە بڵێم کە ڕیشەی زۆرێک لە زانکۆکان، ڕیشەی زۆرێک لەو زانکوانەی کە لە سەدەکانی ناوەڕاستە دامەزراون، ڕیشەکان ئەگەڕێتەوە بۆ ئەو قوتابخانە ڕەهبانی و لاهوتیانەی لاهیات و لاهوتیانەی کە لە سەدەکانی شەشی زاینەوەوانە دروست بوون. واتە یەکەم جار مەدرسەی ئاینی بوون، مەدرسەیەکی بچوو بوون و ئەمانە بوونەتە بنەمایەک بۆ ئەو زانکوانەی کە لە سەدەکانی ناوەڕاستە دروست بوون. لە ڕوانگەی ئەم پێناسەیەوە پێویستەوە بڵێن کە بریتە لە کۆبوونەوەی مامۆستایان و زانایان و سێرچکردن و زانست و گفتوگۆی زانستی، یعنی نەک لەوێ فێری زانست ببێ بۆ مانایەی فێری ئەلفوبێی خوێنەواری ببێ، بەڵکو هەڵگری ڕایەکی زانستیە، دیدێکی زانستیە، زانایە لەگەڵ زاناکانی ترا گفتوگۆەکە بۆ ئەوەی ئەم گفتوگۆ جیاوازانە مەعریفەی نوێ و زانستی نوێی لێ بەرهەم بێ. بۆیە لەم ڕوانگانەوە ئەمە بۆ مانایانە بێت کە لە یۆنانی کۆنا، لە ئیمپراتۆرەتی بیزەنتیا، پێشتر لە وڵاتانی عەرەبیە، لە هیندا زانکۆنە بووە، بەڵام بەپێ ئەم پێناسەیە ناچێتە چوار. مەسەسە لە یۆنانی کۆنا مێزانین زۆرێک لە فەیلسوفەکانی پێش سقوڕاتیش لە باخچەکان ئەوانیان خوێند و ئەکادیمیای ئەفلاتون هەروشی ئەکادیمیا لە ئەکادیمیاکەی ئەفلاتونەوە بڵێ ئەکادیمیانە بووە، بەڵام ناتوانین ئەم ئەکادیمیایە تایبەتمەندیەکانی زانکۆی بەسەرا بسەپێنین و بڵێن ئەمە زانکۆیە. لە ئیمپراتۆرەتی بیزەنتیش وەکو دواتر زیاتر شەرحیەکەی باسیکرد لە وڵاتانی عەرەبیە لە سەدەی هەشتەوە، لە سەدەی حەوت و هەشتەوە زانکۆ بووە کە وردە هەوڵەدەین باسی لێکەین و ببوورە ئەم قسانەی یەکەم هەمووی زمینە خۆشکردنە بۆ دواتر بۆ گفتو ڕاستیا. بنەماکان یاخود بنەڕەتەکانی سەدەکانی ناوەڕاست کە سەدەکانی ناوەڕاست معلومی جەنابتە لە سەدەی پێنجەوە ئێمە مەبەستمانە تاوەکو سەدەی 15 زاینی. لە ڕاستیا زانکۆ ئەگەرچی جزوری بنەڕەتی ڕیشەی لە ڕووی تاریخیەوە لەم کۆمەلگانە بووە و کاریگەری خۆی هەبووە، بەڵام لە ڕاستیا لە هەمووانەی کەوتمان لە هیند هەبووە، لە وڵاتانی عەرەبی هەبووە، لە ئیمپراتۆرەتی بیزەنتی بووە، لە یۆنانی کۆنا هەبووە، بەڵام لە ڕاستیا وەکوتمان ناتوانین وەکو زانکۆیەکە ژماری بکەین بە تایبەتمەندیانەی کە هەمانە بۆ ئەوەی کە دەستگا و موئەسسەیەک وەکو زانکۆ ئەتیباری پێبێن. بۆیە ئەتوانین بڵێن لە ڕاستیا زانکۆ موئەسسەیەکی ئەوروپیە بە پلەی امتیاز، یعنی کۆمەڵێک ئەسباب هەیە کە نەتوانین بڵێن زانکۆ ئەوروپیە، یعنی زادەی ئەوروپایە. یەک بریتی بۆ لە کۆبوونەوەیەک لە زانایان و مامۆستایان کە زانستیان وکۆتەوە و تەدریسیان کردەوە وەکو زانست. دوو کۆمەڵێک ماف و ئەرک لەو ناوەندا ڕوبەڕوویان بۆتەوە، ماف و ئەرکی زانستی مەبەستمە. یەکێک لەوانە ئازادی ئەکادیمی، یعنی بۆ ئەوی تۆ ناوەندێکی زانستیت هەبێ. ئەمە ئێستا لێرا خەریکم هەم پێناساڵم هەم تایبەتمەندیەکان ئەڵێم و هەم ئەمەیە بڵێم کە بۆچی هەندێک ناوەندی زانستی پێشتر هەبوون وەکو زانکۆیەک ناتوانین اعتیباریان بۆ بکەین. مەسەڵەن بۆچی ئێمە ناتوانین مزگەوتی گەورە بە زانکۆی حساب بکەین، دیارە بە زانکۆی حساب بکەین، ئەکادیمیاکەی ئەفڵاتون بە زانکۆی حساب بکەین. سەوردەوردە خەریکی ئەوەم. یەکەم ئازادی ئەکادیمی، یعنی کرۆکی زانست بریتە لە ئازادی، یعنی لە هەر
شوێنێک جۆرە لە هەر ناوەندێک ئازادی نەبوو تۆ ناتوانانی بڵێ لەوێ زانست هەیە زانست گەشەکە و زانست لە دایکە بێ و زانست بەرهەم دێ بۆیە یەکەم تایبەتمەندێتی لەم زانکۆیانەی کە دواتر لە ئەوروپا خوڵقێنراوە وتم لە زانکۆی بۆلۆنیاوە بریتیە بۆ لە ئازادی ئەکادمی اینجا دانانی جۆرێک لە نەک جۆرێک بەتەکی دانانی منهەج و ئامانجی ریسێرچ و بەحث ینی ئەبێ منهەجێکە بێ ئەبێ منهەج نە بەو مانایی کە ئێستا ئێمە دژی منهەجی بووین وەتە لەناو زانکۆکانە نا میتۆدێکی بیرکردنەوە مەبەستمە نەوەی مەلزەمەیەکە بێ سەر لێرە لای خۆمان کەڵەی منهەجە بێ یەکسەر مەلزەمە هەبێ مەلزەمەکەش زەحمەت نەبێ وەڵای مامۆستاگیانە و پەنجە لاپەڕێ زۆر زۆرە و تکاولەیەکین چاک بۆمان تەرێکەوە بیکە بە سیلاپەڕە و خێرە دەکاتەوە سیلاپەڕەش بۆمان دیاری کە چی زۆر گرنگە و چی گرنگ نییە و نامە نەجمە بەسمان لەوە نیە بەسمان لە میتۆدە بەسمان لە میتۆدە و اینجا ئامانجی ئەو ریسێرچانەی کە ئەکرێ بۆچی بۆچ ئامانجێگەڵەکات اینجا ئەو دەرەجە علمیانەی کە ئەو زانکۆی ئەیبەخشێ بێ بە جۆرێ لە جۆرەکان جێگەی ئەعتیبار بێ ئێستاش لە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر بگەڕێتەوە بە وڵاتی و عێراق زانکۆی مووسڵ یەکێک بۆ لەو زانکۆیانەی کە شەهادەکانی لە هەموو زانکۆکانی تری عێراق معتەبەرتر بووە لە عالەمە هەروەکو چۆنە جەنابەت لە فەرەنسا هەروەکو چۆن لە فەرەنسا مەسەڵەن زانکۆیەک شەهادەکەی زۆر معتەبەرترە لە شوێنێکی تر جەنابەت سەفەرت کردو بۆ ئەڵمانیا و بۆ فەرەنسا و بە دوای خوێندن کەوتوت و لەوێ ئەزانی کە شەهادە و مەدرەکی زانکۆیەک لەگەڵ زانکۆیەکی ترا زۆری فەرقە و هەر بۆ بەرچاڕوونی خودی خۆم ینی ئەپلی فۆرمی منیان ڕەت کردەوە لە زانکۆی هەمبۆڵت لە ئەڵمانیا لەبەر ئەوەی سیستەمێکیان هەبوو کە هەر زانکۆیەک لە عالەمە هەبووایە ینی بۆ نمونەجێ ئەتیبارەوە پلەبەندیەکیان هەبوو بۆی جاوتیان لەو زانکۆیە کە من لە کوردستان تاوم کردو وتیان ئەو بەشە ڕێک ئەو بەشەی کامیز بیخوێنم ڕێگەیان نییە بیخوێنم لەبەرەوەی ئاستی ئەو زانکۆی من لەوایە نەبوو ئەو بەشە دیاریکراوە بخوێنم بۆیە بێ مافی داوای لەبرد ناکەین کە بێت مافی تۆ لەوایە نییە ئەتوانی هینێکی تر هەڵبژێری تەواو بەهەرحاڵ لە ڕاستیە ئەم ناوەندە ئەکادیمیانە بەم تایبەتمەندیانەوە وردە خشتەکانی یەکەمی بنەمایەکی داناوە مؤسسەیەکی داناوە لە ناو کۆمەلگایەکی ئەوروپیا لە سەردەمەکانی ناوەڕاستە کە وردە بڵێ لە ئەوروپا زانکۆیە لە کام ئەوروپایە کە سەرچاوەی بیرکردنەوە و معریفەی بریتی بووە لە مەسیحیەتی کاسۆلیکی معلومە طبعا وردە تەسیسی ئەم زانکۆیانە دامەزراندنی ئەم زانکۆیانە هیچ شتێک ئەگەر قسەکەم ئاوا لێ بکەمەوە دەربڕنەکەم ئاوا لێ بکەمەوە هیچ مؤسسەیەکی ئەوروپی هێندەی زانکۆ زوو لە عالەمە بڵاو نەبووتەوە و چاوی لێ نەکراوە هیچ مؤسسەیەکی ئەوروپی کە لە ئەوروپا لەدایک بوو بێ هێندەی زانکۆ لە هەموو جیهانە زوو چاوی لێ نەکراوە و چاوی تێنە بڕاوە و چاوی لێ نەکراوە نەکراوەوەی کە هەمان مؤسسە دامەزرێ دواتر زانکۆیان بە هەمویانەوە بە هەموو زانکۆیانی کە بەکەلۆرێسیانەوە لیسانسیانەوە ماستەریانەوە دکتۆرانەوە کە هەموو ئەمانەی اعتمادی کراوەتە سەر لە عالەمە ینی ئەوانەی کە لە ئەوروپا شادیان بەخشیوە طبعا ئەو پلیانەی کە لە سەدەکانی ناوەڕاستە زیاتر کاریان لەسەر کراوە هەموو ئەمانە ئامانجم هەیە دوایی لە قسەکانەوە بۆ یەگەڕێمەوە هەموو ئەو کولیانەی کە لە ئەو کۆلێژانەی ئەو دیپارتمانانەی کە کاتی خۆی لە عسووری وستا لە سەدەکانی ناوەڕاستە لە ئەوروپا کاری لەسەر کراوەبریتی بووە لە بەشەکانی فەلسەفە ئاداب هونەرەکان زانستەکان علومی ئینسانی قانون طب لاهوت طبعا ئەم زانکۆیانە و کوتمان ڕۆڵی زۆر گەورەیانە بۆ لە گەشەی کۆمەڵایەتی و وەزیفەی کۆمەڵایەتی لەنێو کۆمەڵگەکانی ئەوروپیا کە هەموو ئەمانە گەشیان داوە بە معریفە و چەشنەکانی معریفە و بیرکردنەوە لە ئەوروپا لە ڕاستیە هەندێک ئەتوانین بڵین بە تەرتیب کۆمەڵێک بە تەریعی لە کۆمەڵێک خاڵە بە جەنابەت بڵێم مەسەلەن
بۆ منە لە ئەوروپای غەربی لە ئەوروپای ڕۆژئاوایی لە سەدەکانی 11 و 12ەوە زانکۆ بەم پێناسەی کە ئێمە باسمان کرد بەو تایبەتمەندیانەی کە باسمان کرد باسمان لەوە نییە فول هەموو ئەو مواصفاتانەی تیا بووە کە ئەمڕۆ مەسەلەن لە ڕانچینە داوا لە زانکۆکانەکرێ نەخێرەوە هەر ناماقولە بەڵام باسمان لەوەیە کە زۆرترین تایبەتمەندێتێکی تیا بوو بێ بۆ ئەوەی اعتباری پێ بکەی وە بڵێ ئەمە زانکۆیە ئەتوانین بەوە بڵین زانکۆ لە سەرەتاکانەوە وەکوتمان لە ئەوروپا و لە ئەوروپای ڕۆژاواییەوە ئەو زانکوانە کە لە ئەوروپای ڕۆژاوایی سەریان هەڵداوە دواتر بە تەفاسیل بازەیەکانەکەین لە سەدەی 12ەوە کایترەمە سەرەتاکانیەتی ئەوروپای ئەفوان ڕۆژهەڵاتی لە سەدەکانی 14 و 15ەوە هەردوو ئەمریکا شیمالی و ئەمریکای جنوبی لە سەدەی 16ەوە جەناب دەزانی لە 1492 ئەمریکا کەشفەکرێ یا دقت بە ینی لە 1492 ینی کۆتایی سەدەی 15 ئەمریکا کەشفەکرێ لە سەدەی 16 ئەمریکا زانکۆی تایە دقت بە ینی ئەوە کە زۆر گرنگە ئوسترالیا لە سەدەی 17 زانکۆی تیادا ئامەزرێ ئاسیا و ئەفریقا لە سەدەی 18 و 19 جگە لە دقت لەم ڕستەیە بە جگە لە فلیپین کە دوو زانکۆی سانتۆ تۆماس و کارلۆس لە سەدەکانی تاوانیەکەمیان لە سەدەی 17 و دووەمیان لە سەدەی 16 بە تەرتیب دامەزراون لە ڕاستیە پێشتر کۆمەڵێک ناوەند بوون وەکو زانکۆ ناو ئەبرێن مەسەلەن بوون لە سەدەی 5 کەواتێ ئێمە متفق بوون لە سەدەی 11 و 12ەوە دەرکەوتەکانی یەکەمی زانکۆ بەو مانە سەرەتایانەی کە پێناسەکەمان کرد دەرکەوتن بەڵام لە پێشترا بۆ نمونە لە سەدەی 5 زاینیا لە 425ەوە مەسەلەن جامیعەی قوستەنتنیە هەبووە کە لە سەردەمی سیۆدیسیۆسی دووەمە ئیمپراتۆری بیزەنتا ئەو ناوەندێکی علمی کردوێتەوە کە طب و فەلسەفە و لاهوتی مەسیحی و قانونی ئەمانەی تیا خوێنراوە و تقریبا بۆ یەکەمین جاریش وشەی یونیڤەرسیتیاستی تیا بەکار هاتووە بەڵام ناتوانین وەکو مەرکەزێکی ئەوە وەکو بڵێ زانکۆیەک ئاعتیباری بۆ بکەین لە سەدەی 8 ئەمە گرنگە بۆ ئێمە کە لە شەرقا ژین لە سەدەی 8 لە 1970 جامعەی زەیتونە هەیە لە تونس لە سەردەمی خلافەتی ئەمەویە کە خەلیفە عوبەیدوڵڵا بن حەباب ئەو دایمەزراندەوە ئەو ترێ بن خەلدون دواتر لەو جامعە تەخەڕوجی کردووە ئەمیش ناوەندێکی علمی و خوێندن بۆ بەڵام دروسی ئاینی فقهی ئیمام مالک حەدیث قورئان دراساتی ئەدەبی و علمی تا خوێنراوە طبعا کاڵم علمی بەمانای مۆدێرن نا جەناب دەزانی بەمانە تەقلیدیە کۆنەکەی ئەمە لە شەرقا یەکەم جامعە تونس هەرچەنە عەرەبەکان ئەڵێن ئەمە یەکەمین جامعەیەکە لە جیهانە دروست بوو بێ بەڵام لە ڕاستیا بە پێ و پێناستەی کەیمەکردمان مواصفاتی جامعەی بەسەرە ناچەسپێ لە سەدەی 9 لە 1970 تا جامعەی قەڕەویین لە فاسی مەغریب کە تا ئێستاش تەڵان بەردەوامە هەرچەنە بەعزێکەڵەن نەخێر لە سەدەی 13ەوە دامەزراوە بەڵام ئەمیش دراساتەکانی هەر دراساتێک بۆ لەبارەی دراساتی ئاینی ئیسلام و لە چوارچەوەری ئاینی ئیسلامە و هەتا وەکو 1970 کە جامعەی ئەزهەر لەسەر دەسی معەزالدین بالله فاطمی دامەزرێ طبعا جەناب تەزانی فاطمیەکان کە جامعەی ئەزهەریان دامەزران فاطمیەکان ڕۆڵێکی گەورەیانە بوو لە پێشخستنی هونەر و زانست و ئەوەی کە موسڵمانمان شانەزی پێوەکەن لە ئەندەلوسا لە ڕاستیا لەسەر دەستی ئەوان لە شیمالی ئەفریقا لەسەر دەستی ئەوانەوە پێشکەوتنانە بوو و یەکێک لە شاکارەکانی کە کردیان بریتی بوو لە دامەزراندنی جامعەی ئەزهەر جامعە ئەزهەر فاطمیەکان دامەزران کە ئێستا عالەمی ئیسلامی شانازی پێوەکە هەرچەنە من حرمەتم هەیە نازانم بە چی شانازیەکە بەڵام شانازی پێوەکە کە جامعەی ئەزهەری هەیە بەڵام ئەو فاطمیەکان دامەزران و سەلاحەدین ئەیوبی دایخست سەلاحەدین ئەیوبی قارەمانێکی جوامێرە لە شەڕا بەڵام پەنی گەورەی هەیە لە بواری ترا ئەوە قسەی ئێمە نییە بێ کاتی تر قسەی لەسەر بکەین بەڵام یەکێک لە پەنەکانی کە ئاوێتی بریتیوە لە داخستنی جامعەی ئەزهەر کە دواتر وای ویستووەکە بێ بە مەرکەزێک بۆ دراسەکردنی فقهی سونە بە تایبەتی
ئەو فقهەی کە ئەو بۆ دەوڵەتداری و بۆ سیاسەتی خۆی بەکەڵکی دێ. بەگشتی ئێمە ئەکرێ بڵین لەوێوە خوێندنەوە بکەین بۆ ئەوەی کە زانکۆ لە یەکێک لە گرنگی و باخەکانی بریتە لەوەی کە ئەو مەوزوعی ئەو بابەتەی کە بۆی دروست ئەبێت چییە؟ بۆ ئێمە بزانین زانکۆمان هەیە یانیمانە، زانکۆ بۆ مەوزوعێک دروستە بێ، زانکۆ بۆ بابەتێک دروستە بێ. بۆ نمونە لە سەدەی 13 لە فەڕەنسا کۆلێژی ڕۆژهەڵاتناسی دروست ئەبێ، چونکە فەرمانڕەوەکانی ئەو کاتەی فەڕەنسا پێویستیان بەوە هەیە خەڵکانێک بنێرن پەیوەندی بکەن بە مەسەڵ ئیمپراتۆرەکانی شەرقەوە، بە دەسەڵاتدارەکانی شەرقەوە، بە دەسەڵاتدارەکانی ڕۆژهەڵاتەوە، دراساتی ڕۆژهەڵاتناسی ئەکەنەوە بۆ ئەوەی ئەو کەوادرانەی کە ئانێرن بۆ ئەوێ لە ڕووی معریفی و معلوماتی و جیۆسیاسی و جوگرافی و چیەوە پێیان بگەێنن تاوەکو بتوانن نوێنەرێکی باش بن بۆ ئیمپراتۆرێتەکان، بۆ دەوڵەتەکان لەو هێزەی دیکەی ئەو پەڕی دنیا کە لەوێ هەیە. بۆیە ئەو کۆلێژەی کە دامەزراوە فەڕەنسا دایمەزراندووە پەیامێکیە بووە، ئاراستەیەکیە بووە کە بریتە لەوەی کە بەو ئامانجە بۆ ئەو ئامانجە ئەو زانکۆی دروست بووە. مەسەڵەن بۆ نمونە کریستۆف کۆڵۆمبس کاتێک کە لە ئیسپانیا ئەکەوێتە ڕێ لە 1400ەکان ئەگەر هەڵە نەبم لە کۆتای لە کۆتای 1400ەکانە کە ئەکەوێتە ڕێ بۆ ئەوەی اکتشافاتی خۆی بکاوە، علمی وەزانستی جوگرافیا لەو سەردەما لە گەشە و تەتەوری خۆیان بووە، چۆن ئێستا تا ئەم لەحزەی ئێمە زانستی فیزیا پێشەنگی زانستەکانی ترە، لەو سەردەما زانستی جوگرافیا پێشەنگ بووە کە هەر ئەو جوگرافیایە بوویە اکتشافاتی تر و بوویە قسەکردن لەسەر ئەستێرەناسی و ئەو تەحولاتە گەورانەی تر لە ئەوروپا دروست بوو. بەهەرحاڵ لەو سەردەما بە ئەمری مەلەکی ئیسپانیا زانکۆیەک دائەمەزرێ بۆ پشتیوانیکردنی لێکۆڵینەوەکانی کریستۆف کۆڵۆمبس. باشە، واتە ئەم زانکۆیە دروست ئەبێ مەوزوعێکی هەیە، بابەتێکی هەیە، بابەتەکەی بریتە لەوەی ئامانجێکی ئیتر سیاسی بێ، ئابووری بێ، هەرچیەک بێ. گرنگ ئەوەیە زانست ئامانجێکی هەیە بۆ ئیسپانیا، باشە، کە بریتە لەوەی زانایەک بە دوای اکتشافات ئاگەڕێ، بە دوای داهێنانەکانی ئاگەڕێەوەم زانکۆی دروست ئەبێت بۆ ئەوە. نمونەی ترمان زۆرە بەوەی کە زانکۆ ینی زانکۆکانی تریش ئەگەر قسەیان لەسەر بکەین هەموو ئەوانە ئامانجێکیانەیە. خودی زانکۆی بۆلۆنیا کە دروست بۆ ئەوەی شاهدەی PhD بدا کە لە ئیتالیا بۆ بە بۆلۆنگای پێوترێ، بۆلۆنیای پێوترێ کە ڕانچینەکەی لە 160 طبعا. ئۆکسفۆرد ئەم زانکۆیە داوەی کە تەلەبە ئینگلیزەکان قەدەغەکرێن لەوەی کە لە پاریس بخوێنن، زانکۆی ئۆکسفۆرد دروستەکرێ. زانکۆی پاریس مەسەرەن وەکو خوێندەی کاسۆلیکی بووە کە سەرەتا مەسەلەن خوێندنی ئاینی فەلسەفیتیا بووە. بەهەرحاڵ ئەم زانکۆیانە هەر کامێکیان بگری، زانکۆی پاریس بگری، کامبرج بگری، تاوان بەهۆی ئەو تەناقوزەی کە دروستە بێت لەناو ئۆکسفۆردا، کامبرج دروستە بێت لە بەریتانیا. هەموو ئەم زانکۆیانە ئامانجێکی هەیە، هەموو ئەم زانکۆیانە خەتێکی ڕوونی هەیە، بابەتێک هەیە، مەوزوعێک هەیە بۆ ئەوە هەوڵەدا، بۆ ئەوە کارەکە بریتە لە اکتشافاتی زانستی لە پێناوی بەشەریەتە. بۆیە ئێمە گرنگە بەپێ ئەو پێناسەیی کە هەمانەوە کردومانە بۆ زانکۆ قسە لەسەرەوە بکەین. ئایا ئێمە بەپێ ئەو مواصفاتە واقعاً زانکۆمان هەیە؟ یەک ئایا ئێمە کە حەزەکەمان لای خۆ دیاداشکەی تاوەکو دواتریش قسەیان لەسەر بکەین، ئایا ئێمە زانکۆکانمان مەوزوعێک هەیە بۆی دروست بووە؟ دوو، کولتوری ئێمە و واقعی ئێمە ئایا تا ئێستا خوڵقێنەری زانکۆیە، یاخود زانکۆ پارتێکی نامۆیە، بەشێکی نامۆیە، شتێکی نامۆیە هێشتا بە جەستەی کولتوری ئێمە؟ باشە، ئەمە گرنگە. ئێمە شتێکی تر هەیە بەر لەوەی دەمەوە لای جەناب بۆی پرسیارەکانی تر بکەی، گرنگە ئەوە بڵێم
دوو قۆناغبەندی گەورە هەیە لە ئەوروپا لە دوای سەدەکانی ناوەڕاست لە سەدەمی ڕێنیسانس دێتە ناوەوە و وردە ئیتر زانست وشەی زانست ئەکرێتەوە لە لاهوت ئەکرێتەوە لە زانستەکانی تری حتا فەلسەفە باشە وردە زانست مەساری خۆی وەرەگرێ ببێتە زانستی تەجروبی بەحث باشە مەدارسی فەلسەفی بەریتانی و مەدارسی فەلسەفی تری ئەمریکی هەموو کار لەسەرەوەکەن بە تایبەتی لە بیدایەتی 900ەکانە کە حەڵقەی پراغ دروسە بێ باشە حەڵقەی پراغ دروسە بێ تەنانەت لە هەموو بوارەکانە کار لەسەرەوەکە کە علم زانست بریتە لە ئەوانەی ئەزمونەکرێن تجربە ئەکرێن لە مختبەرە فیزیایە بەڵۆجیایە کیمیایە ئەمانە زانستن تەنانەت گومان دروستەکرێ لەسەرەوەی کە ئایا ڕاضیات ماتماتیک زانست بێ یا زانست نەبێ ئەوەی زانستە و چی زانست نییە یەکێکی ترە لە مەوزوعەکانی کە لە سەردەمی مۆدێرنە لە ئەوروپا خوڵقێنرێ ئەوەی کە کاکە ئەوەی پێشووتر خوێنراوە لە ناو زانکۆکانە لە هونەر لە ئەدەب لە لاهوت لە فلسفە لە هەموو ئەمە لە منطق حتا لە لۆژیک ئەمانە هیچی زانست نین و زانست بریتە لە ئەو ئەزمونکردنە تەجروبکردنەوە قابلی ڕەتکردنەوەیەی کە ئەوەیەکە لە مواصفاتی زانست چییە گەر بە کورتی بیڵم زانست چییە یەکێکی ترە لە مواصفاتەکانی کە لە سەردەمی مۆردێرنا ئەخولقێنرێ کە بەوەی کە جیاوازیە کرێت لە سەردەمی پێش مۆدێرنە ئەم قۆناغە گەورانە زانکۆکانی ئەوروپا و زانایانی ئەوروپا پشتسەریان خستووە و ئەمڕۆ زانکۆکانی ئەوروپا بەشێکن لە کۆمەڵگای خۆیان بەڵکو پێشەنگی کۆمەڵگای خۆیانن و مەرجعن لە سیاسەتا بۆیان نەگەڕێنەوە لە کێشەی کۆمەڵایەتیا بۆیان نەگەڕێنەوە لە کێشەی دەرونیا بۆیان نەگەڕێنەوە لە کێشەی سیاسیا بۆیان نەگەڕێنەوە لە هەموو بوارەکانە زانکۆ و مەرجعەیە کە بۆیان نەگەڕێنەوە و قسە و تاوتوێیەکەن لەسەر هەموو بابەتەکان من لە بختی قسەکانەوە تێگەشتم کە لە هەموو سەردەمێکە ینی ناوەندێکی فکری معریفی هەبووە بزوتنەوەیش معریفیە بووە بەڵام ئەتوانین بڵێن لە سەدەی ببوورە لە سەدەی دەونەوە وردە بەم فۆرمە کۆنەکەی ئێستای زانکۆ دەرەکەیە بەڵام بەڕای من ئەوەیە کە چۆنی لە سەدەی هەژدەیە کە ئەوروپا چێتە ناو سەردەمی ڕۆشنگەریەوە ئەو کاتی کە پرسیارەکان لە بۆچیەوە ئەگۆڕن بۆ چۆن وردە لێرەوە بەڕای من ئەم فۆرمە تازەی ئێستا سەدەیەشدەوە ئەم فۆرمە تازەی ئێستای زانکۆ دەرەکەیە بەس من حەزەکەم پرسیارێ بکەم ئەوی ژەوەیە کە ئێستا زانکۆی بۆلۆنگایان بۆلۆنیا کە لە ساڵی 1970 هاتۆتەکایەوە لە ئیتالیا و ینی لەو کاتەوە ناوەندێکی معریفی گرنگ بووە تا ئێستاش کە بەڕێزی ئاماژە پێە کە 160مینە ینی بە جۆری ڕانکینگی زانکۆکان 160مینە لە ئاستی جیانە ئەگەر سێریکەین کۆنترین زانکۆ لە عێراقا زانکۆی مستەنسڕەیە کە ئەڵێ ینی بە فۆرمە کۆنەکەی لە ساڵ 1927 دادۆ دەکایەوە بەڵام ئەو فۆرمە تازەکەی ساڵ 1963 کە چیەگە سێری ڕانکینگەکەی بکە هێرسەنە منی مستەنسڕە نازان بەڵام زانکۆی سەلاحەدین ئیتر زانکۆی سەلاحەدین ئەوانەی کە لە عێراقن و زانکۆیانەی لە عێراقن لە 3700ەکانن ئەمە بۆ وا ڕوویە لە کاتێکا کە ینی زانکۆی بۆلۆنیا و زانکۆی مستەنسڕە هەمووی 200 ساڵیشان بینە ینی لە ئەزمموی هاتنەکایەیانەوە بەڵام هەروەکوە بینین لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە کە زانکۆی هەزار لە سەدەی دەیاتەکایەوە دواتر زانکۆکانی تر و هەتا دوایی بۆچی ڕێیتینگی ئەم زانکۆیانی ڕۆژەڵاتی ناوەڕاست هێندە خراپە لە کاتێکا کە هەمان ئەزمموی دروستبوونی زانکۆ بیان جۆرە بزوتنەوەیشی معریفی هەبووە لە وڵاتانەیە بۆچی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە خراپترە بەڵام لە وڵاتانەیە یان ئەگەر سێری زانکۆی تۆکیۆ بکەین ئەو لە ساڵی 1970ەکان هاتووەتەکایەوە ینی کاتێکی زۆر دوور و درێژ نییە زۆر نوێیە کاتۆ دەکایەوە کەچی سێری ئەو توێژینەوانە بکە کە لە زانکۆی بۆ نمونە تۆکیۆوە کرێ ینی هەر هەمیشە زانکۆیەکی ژاپۆن ئەبێ لە سەدەکەمینەکەی زانکۆکانی دنیاوێت تەنانەت یەکێک لەو کتێبانەی کە نووسم لە بەشێکا باز لە پەیوەندی نێوان نەهەنگەکانەکەم کە ئایا زمان بەکارێنن یان بەکاری نایەنن نەهەنگەکان یەکێک لەو لێکۆڵینەوانی کە
مەجبورم کە ئەبێ بەکاری بێنم زانایەکە لە زانکۆی تۆکیۆ نووسێتی کە ینی بەحسێکە ئەو کەسانی کە لەسەر نەهەنگ بنووسن یان لەسەر پەیوەندی نەهەنگەکان ئەبێ بگەڕێنەوە سەر ینی زانیاری ترە دەستناکرێت لە هەموو زانکۆیەکە دەربارەی ئەوە یعنی ئاستی چۆنە معریفی باڵا و لێکۆڵینەوەیەکی زۆری هەیە زانکۆی تۆکیۆ ئەمە نابینین لەو زانکۆیانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە هەنێکیان مێژوویەکی زۆر دێرینیان هەیە ئەگەر پاسێکیش لەوەکەیەوە مەساجان بەڵێ دەست خۆش بێ بابەتێکی زۆر باشە دووروژان لە ڕاستیە زانست خۆی ئەبێ ببێ بە مۆزوع لە ناو کۆمەڵگایەکە ئەبێ ببێ بە بابەت تاوەکو بتوانێت لە ناو چوارچێوەیەکە کە پێوترێ زانکۆ ڕێکخرێ ینی بەبەوەی کە مەسەلەن چوار دیوار دروستکەیت ناوی بنەی زانکۆ مانایەوە نیە تۆ زانکۆت هەیە جارە تۆ بێت چۆن لە حرەکەتێکی سیاسیە لە بزاوتێکی سیاسیە تۆ بێ قەزیەت هەبێ خەباتی بۆ بکەیت تاوەکو تۆ دۆزێکت هەبێ و خەباتی بۆ بکەیت لە زانستدا تۆ ئەبێت دۆزێکت هەبێ بێ قەزیەکت هەبێ بێ بابەتێکت هەبێ بە دوایە بڕۆی و لێکۆڵینەوەی لەسەر بکەیت و ئەو کۆمەڵگایە و زانایانی باز لەوە نییە کۆمەڵگا هەمووی زاناوێ ئەمڕۆ ئەمریکا خۆمووی زانان نییە باشە یابان خۆ هەمووی زانان نییە بەڵام خەڵک هەن احتیمالاتی زانستیان هەیە گرنگی و بایەخی زانستیان هەیە ئەم دۆزە ئەبێ چێ دروستیکە ینی ئێستا ئەو مۆزوعە ئایا ئەبێ لە کۆمەڵگاکەەوە سەرچاوە بگرێ لە تاکەوە یاخود لە تاک و کۆمەلگاوە یاخود لە بۆ چۆن لە سیستەمەوە ئەو سیستەمەی کە دەسەڵاتداریان حکومەت ئەشکالێتەکە کێشەکە لە بینی سیستم و کۆمەلگە و دەسەڵات و ئەوان نییە چونکە هەموو ئەمانە پێکەوە کۆمەلگە پێکەێنن لەم کۆمەلگای ئێمە تا ئێستا بیرکردنەوەی عەقڵانی نییە بیرکردنەوەی عەقڵانی نییە ئەسڵەن قەزیە زانستیەکان قەزیە نین لێرە باشە قەزیە نین لێرە کاتێک لە وڵاتانە مەسەلەی ڤایرۆس بابەتە دەیان موئەسەساتی گەورە دروستەکات بۆ ئەوەی چی بکە بۆ ئەوەی لەگەڵ ئەو واقعە لەگەڵ ئەو کێشانە کە دروستە بێ تەعامل بکات بوەستێتەوە بەرەنگاری بکات بۆیە تەتەورەکە یعنی یەکێک لە زانکۆکانی هەڵە نەبم پێم وابێ ئەمریکایە یەکێک لە زانکۆکان کە کاتی خۆی دروست بووە کاری بریتی بووە لە دروستکردنی جلوبەرگی سەرباز و پێداویستیەکانی سەربازی و ئێسەیەکێکە لە زانکۆکان کە ڕانچینی زۆر بەرزە ببوورە ناوەکەیم لایەت نییە بەڵام یەکێکە لە زانکۆکان ئەم زانکۆی هەر لە بیدایەتەوە دروست بووە کە پشتیوانی هێزی سەربازی وڵاتەکەی بکات لە شەڕێکە باشە لێرەوە ئەبێتە ناوەندێک اختصاص پێیاکە لە پێداویستە سەربازیەکانە اختصاص پێیاکە لە زانستی سەربازی و عسکەریە باشە بۆیە لە کاتێککە بیرکردنەوەیکی عەقڵانی نییە ئاراستەی بیرکردنەوەکان بەرەو زانست ناڕوە کێشە عەقڵانیەکانیش دروست نابن کێشە زانستیەکانیش دروست نابن باشە یعنی ئەمڕۆ مەسەلەن تۆ بۆ نمونە مەسەلەن تازەترین شت کە لەم کۆمەڵگاکانی ئەم ناوچیان نراوەتەوە مەسەلەن خوڵقێنراوە دروست کراوە ئەوەی کە ئۆردۆگان مزگەوتی ئایا سۆفیا یا با بڵێن مەتحەفی ئایا سۆفیا ئەکاتە مزگەوت ئەمە سیاسی ئەم ناوچەیە ئەزانێ ئەم ناوچەیە بیرکردنەوەی عەقڵانی نین باش ئەزانێ بیرکردنەوەی عاطفی ئایدۆلۆجین بۆیە کار لەسەر ئەم بابەتانەیەکە کە ئەم بابەتە یعنی هەر کۆمەڵگایەک عەقڵانیانە بیر بکاتەوە ئەسڵەن ئەوە مەوزوع نییە لای ئەو بابەت نییە لای کامە مزگەوتە کەنیسێ سەدان مزگەوت هەیە کراوەتە کەنیسە و کەنیسەشەیە کراوەتە مزگەوت باشە ئەگەر کاتی خۆی مەسەلەن مەبەستم ینی بیرکردنەوە کە بیرکردنەوەی عەقڵانی نەبوو کۆمەڵگا بە ئاراستەیەکی سۆزدارانە بە ئاراستەیەکی عاتفیانە جوڵێنرا و بزوێنرا عەقڵ بنەمای بیرکردنەوە نەبوو دابینکردنی ژیانێکی دروست و کاکە زانست و زانکۆ بە کەڵکی ژیانی دنیا دێ
زانست و زانکۆ بە تەنگ ژیانی دنیای ئینسانەوە دێ. زانست بۆ ئەوەیە ژیانی دنیات خۆشکە. کۆمەڵگایە کە کۆمەڵگایکی لا عەقڵانیە، کۆمەڵگایە کە کۆمەڵگایەکە بۆ قیامەت ئەژی، زانستی پێویست نییە. تەواو. باشە، بۆیە لە ناو زانکۆکانیا زانست ناخوێنرێ. لە ناو زانکۆکانیا خۆی ئەخەڵەتێنێ وازانە من زانست خوێنم. خۆی ئەخەڵەتێنێ. مامۆستا تەنانەت بۆ من لە بەش ئینگلیزی تەواو کردو، یعنی ئەو تەلەبانی کە هاتن لە بەش ئینگلیزییان خوێن، یعنی وایان ئەزانی ئەگەر هات و تۆ هەر بیتە وەکو فیلمی هاری پۆتەر عەقارێک شتێکی سحری تێنێ خۆی تۆتر لە خۆتۆ فێری زمانی ئینگلیزیە بێ. یعنی هەنێکیان هەبوو بڕوا بکە مامۆستا، یعنی لە ساڵی سێما بووین نەزانی بە ئینگلیزی قسە بکەن، یعنی هیچ شتێک تەنانەت شتە سادەکان بۆ من ناوم ئەوەیە یان حەزم لەوەیە و ڕەنگی ئەوەیە ئەوانەشان نازانی. کاکە لە کۆمەلگای چۆک و کۆمەلگای ئەمریکا کۆمەڵک زانا خوڵقێنرێ و کۆمەڵک زانا لە جیهان لە دەوری خۆی کۆکاتەوە. کۆسمۆلۆجیا مەراقێتی باشە، مەراقێتی بۆیە بە چەندین میلیارد دۆلار لە ناسا سەرفەکە، باشە لە ناسا سەرفەکە بۆ ئیکتیشافاتی نوێ بکە لەو بوارە. بەڵام ئەمە لە ئێمە ئەمە مەراق نییە. ژینگە بەرەوچۆ ئەڕوا، دەرەجەی حرارەی زەوی بەرەوچۆ ئەڕوا، کوونە ڕەشەکان هەیە یان نییە، بایۆلۆجیا لەگەڵ تێڕوانینەکانی ئێستای بەشەریەتا دێتەوە نایەتەوە، چی تازە خوڵقێنێ، تازەترین تیۆری فیزیایی نوێ چییە، تازەترین تیۆری کیمیایی نوێ، زانستی کیمیایی نوێ چییە. ئەمانە بابەت نین لەم ناوچەیە، ئەمانە مەوزوع نین لەم ناوچەیە. یعنی ئێمە ئەزانین ئەوروپای پێش ڕێنیسانس کاتێکە مۆزوعانەی بۆ دروست ئەبێ خوێنەدا، خوێن باشە خوێنەدا، خەڵک لەو پێناوە گیانە بەخشێ، خەڵک لەو پێناوە قەڵاتەکە، خەڵک لەو پێناوە ئەمرێ. یعنی ئەوەی کە کۆمەلگا تەحەولە بێ بۆ کۆمەلگایەکی هەڵخەڵەتێنرا و بارکرا و بە کۆمەڵک مقەدەسی مزەیەف، باشە دواتر ئەم کۆمەلگایە بیر لە ژیانی خۆی کاتەوە، بیر لەوە کاتەوە چۆن بژی، ژیانکی شایستە و بە کەرامەتەوە بژی. ئەمە بیدایەتی بیرکردنەوە عەقڵانیەکانە. کاتی تر باسمان کردووە بیرکردنەوە عەقڵانیەکان لە یۆنانەوە و لە فەلسەفەوە سەری هەڵداوە، بەڵام دواتر بەرەو زانست دەڕوا. بەڵام کاتێک کە تۆ بیرکردنەوەکانت بیرکردنەوەی عەقڵانی نین، باشە لە ناو زانکۆ تا تۆ بیرکردنەوەی عەقڵانی نییە. کاکە باسمان لەوە نییە لەم کولتوری ئێمە لەم ژیانەی ئێمە زانانیە، نەخێر. ئێمە لە ناو زانکۆکانمانە خەڵکی وامان هەیە، زانای وامان هەیە. ئەوەی من ئاگادارم 90 پەیپەری هەیە لە ئەستیجانە جیهانە، مەسەلەن وەکو بڵێ مەرجەیەک ئیسفادەی لێکرێ، زانایە بە مانای کەلیمە، بەڵام ئەمە شەخصێکی نامۆیە بە کۆمەلگای ئەمە شەخصێکی نامۆیە. یعنی زانا لە کۆمەلگای ئێمە کەسێکی بەڕێز نییە، جێگای ڕێز و تەقدیر نییە. هەروەکو چۆن فەیلسوف لە ذهنیەتی تاکی ئێمە کەسێکە تەواو نییە، شێتە زۆری خوێندێتەوە، ئینسان کە زۆری خوێندەوە تێکێت شێتە بێ، باشە زاناش جێگای تەقدیر نییە. ئەوەندەی ستەمکارێک جێگای تەقدیر و ڕێزە، باشە ئەوەنەی ڕێز عەشرەتێک جێگای ڕێز و تەقدیرە، ئەوەنەی عەوامێکی بەڵتەجی جێگای ڕێز و تەقدیرە، زانات جێگای ڕێز و تەقدیر نییە. ئەگەر تەنانەت سەریکەی ساڵی پار ینی دیبیتێکرا لە نێوان جۆردن پیترسن کە مامۆستای زانکۆیە لە زانکۆی تۆرنتۆ لە کەنەدا لەگەڵ ژیژێک سلاڤۆی ژیژێک، یعنی ئەو بلیتانی کە فرۆشرا هەموو هۆڵەکە پڕ بوو، یعنی تەنانەت بلیت دەستی دووەمی پێکرا. بەڵێ ینی دقت بە لە ڕێی فەیسبووکە و دقت بە لە کەناڵەکانەوە بزانە و خەڵکە لە دەوری چیە کۆبووتەوە. ئیتر خۆ معلومە بۆ دەرەکەی و کۆمەلگایە بە چاڕاستی. من بەڕاستی شتێکم بینێر زۆر خەفەتم پێ خواردەوەی کە ینی هەر لە کەناڵی NRT نووسیانە زانستی فەلەک ناسی، یعنی ئەوەی کە بورجوشت کەڵبوو ناسی، ئەوەی کە بورجوشتە خوێنێتە ناوە زانست لە کاتێکا تاعونی ئەوروپا لە سەردەمی تاعونی ئەوروپا ئەو کاتە وا هەستیانە کرد، نازانم بورجی چی یاوێتی لە بورجی چی تاعون ڕوویە. باش ئەو سەردەمانە
خرافە بوو. ئێمە ئێستا کابرایەتە سەر شاشاڵێ وەڵا کاکەوە بورجی فلان نزیک بۆتەوە لە فلان بۆیە مەعاش نادرێت بۆیە نازان. اینجا ئەگەر سێریکەین مامۆستا حوسێن حوسێنی کە وەرجێڕێکی زانستی و نووسەرێکی زانستیە لە بواری فیزیایە، یعنی چەندان کتێبی بە سوودی وەرجێڕاوە لە بواری زانستیە، بڕوام کە تا ئێستا لەوەشە دووسێ پرۆگرامی تەلەڤیزیۆن بانکرابێ. بەڵام ئەم کەسێک ئێسانایی لە خۆی ناوە فەلەک ناس و نازانم کەڵ و ناسۆ تا دوایی، یعنی هەفتە نییە بانگ نەکرێ بۆ کەناڵێکی تەلەڤیزیۆنی هەر بۆ کاکە بۆ بابەتێکی زۆر زۆر زەروری وەکو کۆرۆنا بڕۆ ئەرشیفی کەناڵەکان بگەڕێ، هەر هەمویان بڕۆ ئەرشیفی کەناڵەکان بگەڕێ باشە. هەفتەی یەکەم و دووەم و سێم زۆربەی ئەوانەی کە داواتی کردم قسانە سەر کۆرۆنا کرد مەلا بوون کاکە. من تەحەداکەم زۆربەی مەلا ئەگەر بتوانێت فەرقی بینی ڤایرۆس و بەکتریا بزانێ باشە، فەرقی بینی بە ڤایرۆس و بەکتریا نازانێ، داواتێکا بۆ سەر شاشەکە بۆ ئەوەی ئەمە بۆ واکی وەڵا ئاخر کاکە خەڵک زیاتر بەگوێ ئەمانەکە. ئاخر چی بوو تۆ تا بەگوێ بکایانی قەرارە چی بڵێ؟ بەداخەوە نە ئەم مامۆستا بەڕێزە حورمەتی مێزەرە سپێکی خۆی ئەگرێت و لە شتێکا کە قسەی خۆی نەبێ ناچێت لەوا قسە بکە، ڕێزی خۆی ئەگرێ ناچێت بۆ هەموو شتێک قسە بکە، بەداخەوە لە هەر شتێکە داوات دیکەم قسەکە باشە. نە کەناڵەکە ڕێزی خۆی ئەگرێ و ڕێزی بینەرەکانی ئەگرێ بابەتێک با بگوێی خەڵکە. بەرحاڵ ئێمە باز لە زانست دەکەین، زانست غەریبە نامۆیە. من جاری تریش لە بابەتی ترا لەگەڵ جەناب تەباسم کردووە، کەسێکی وەکو بۆ نمونە نووسەری گەورەی ڕۆمانوسی میسری ناوەکەیم برچوویەوە، ئەوەی نووسەری ڕۆمانی ئەولاد حارەتنە باشتر باس کردووە لە دیمانەکی ترمانە دیمانەی ترا باسم بەس ئێستا ئەولاد حارەتونەوانێ حارەتنە بەڵێ لەوێ طبعا کۆمەڵێک شخصیەتی هینی هێناوە، کۆمەڵێک کۆمەڵێک شخصیاتی هێناوە لە ڕیوایەتەکە، کەم شخصیاتەنە هەمووان ڕەمزین باشە. لەناو ڕیوایەتەکە شخصیەتێکی تایە بە ناوی عەرەفە. عەرەفە ڕەمزی مەعریفەیە لە شەرقا، ڕەمزی مەعریفەیە لە وڵاتانەی ئێمە. عەرەفە لەناو ڕۆمانەکە زۆڵە باشە، لەقیتە زۆڵە، عیلم تا ئێستا لە کۆمەڵگای ئێمە زۆڵە، هەزاران زانکۆ بکەرەوە. کاتێک کە مەوزوعی زانکۆ جەوهەری زانکۆ زانستە زۆڵە لەم کۆمەڵگای ئێمە، زانکۆکانت نەزۆکن باشە، زانکۆکانت نەزۆکن. زانکۆ بریتی نییە لە بکردنەوەی بینە، زانکۆ ئەگەر سێری بەڕاستی سانسۆرێکی زۆ خراوە لەسەر زانست. ئەگەر من لە بیرمە لە پۆلی کاتێکە لە ئامادەیی بووم بۆ ملکە کتێبی زیندەزانیمانە خوێن، یعنی یەک لاپەڕەش باسی تیۆرەکەی داروینیتیانەوەی ئیڤۆلوشن، یعنی لە کاتێکە هەنێ بابەتی جیناتمانە خوێن بۆ لە پۆلی 12 ئۆمانەیە، یعنی نەمان نەزانی بۆ وایە، بەس ئەو کاتی کە بە تیۆری ئیڤۆلوشن ئاشنا بووم لە دەرەوەی پرۆگرامەکەی خوێنن، ئەو کاتە هەنێشدەوت ئەمە بۆیە وابوو لەبەرەوەی ئەمە وایە. یعنی سانسۆریان خستبووە سەر کتێبە زانستیەکان، یعنی لەو بەشێکی ئینگلیزی وەریان گرتبوو ئەوەی کە بە دڵی نازانم ئەو کەسانی کە وەریان جێڕابوو لەگەڵ ئایدۆلۆژیاکەیانە نەگونجاویانین لیان دەرەکرد. کاکە لە کۆمەڵگای ئێمە تەنیا کەسێک کە قسەی یعنی تەنیا کەس نابا بە متڵەقی قسە نەکەم، چونکە هەندێک کەس دوور و نزیک قسەیەکیان لەسەر داروین کردووە، تەنیا کەسێک کە بەکو کتێب قسەی لەسەر کردبێ بریتە لەسەر لە محەممەد ساڵح شارەزووری. محەممەد ساڵح شارەزووری وەکو شخص علاقەمان نییە پێوەی خوا عەفوی و جێ بەهەشت بێ و حەقمان نییە بەسەرەوە، بەڵام ئەم بەڕێزە وەکو کەسێکی ئیسلامی سیاسی داروینیزم بە نەزەرەیەکی سەهیۆنی عالەمی زانێ باشە. بۆیە کتێبەکانی کە نووسیەتی داروین لە تەرازوی ژیریدا، فرۆید لە تەرازوی ژیریدا، مارکس لە تەرازوی ژیریدا، هەموو ئەمانە ینی نظری مارکسی لە بریەوەی وەکو نظریکی اقتصادی علمی وەرگێ قسەی لەسەر بکات لەسەر کەم و کورتیەکانی و لەسەر خاڵە ئیجابیەکانی باشە کە ناتوانێت تەبان ئەو شخصیەتە ئەوە بکە. چوزانم ینی مەلایەکە و فقهی خوێندووە، لەکوێ نظری اقتصادی خوێندووە باشە، دێت مەسەلەن جورە دەیاتە خۆی کتێبی لەسەر دەکات لەسەر داروین
على اساس داروین وتدی لە هەرسی مجەڵەدەکەی داروینە بگەڕێ باز لەوە نییە کە قسەی لەسەرەوە کردووە کە بتوێتی ئەسڵ ئینسان مەیمونە ئەسڵ باسی ئەسڵ ئینسانی هەر نەکردووە باسی تەتەوری باسی چۆنێتی کەشەی ئینسانی کردووە کاکە علم پێمانەڵێ لە بینی ئێمە و جۆرێک لە مەیمونە لە سەدا 92 ئەوەنە خاڵی هاوبەش هەیە هاوبەشی هەیە لەگەڵ مشکە لەگەڵ چییە ئەمە علم پێمانەڵێ بایۆلۆجیا پێمانەڵێ بەهەرحاڵ کە من لێکێک لە خاڵەکان وتم زانکۆ بریتە لە ئازادی ئەکادیمی زانکۆ جێگای گومانکردنە زانکۆ جێگای بوون زانست بەبێ گومان نابێ زانست بەبێ گومان نابێ بەبێ گومان دروست نابێ گومانی شێتی ناڵم گومانی منهەجی ئەڵێم باشە زانست بەبێ گومانی منهەجی دروست نابێ بێ گومانی منهەجی ببێ و ئەم ئینسانە کە گومانی هەیە گینگەڵ بخوا لەگەڵم گومانەیە بە دوواداچوون بکە بۆ ئەوەی بتوانێت بگاتە نوێیەک و ئەم نوێیە جارێکی تر لەلایەن خۆیەوە یا لەلایەن غەیری خۆیەوە ڕەدەکرێتەوە کۆمەڵگای ئەوروپی دنیای خوێنەدا لە برۆنۆ هەتاوەکو گالیلۆ لە سووتاندنی ئەمەوە بیگرە هەتاوەکو تعزیبکردن و لێدانی ئەوی تر قسە لەسەر زەوی و قسە لەسەر ئەستێرەکان و قسە لەسەر هەموو ئەمانەکە دژایەتێکی زۆرەکرێت لەلایەن مقدەسی ئاینیەوە باشە دژایەتێکی زۆرەکرێت لەلایەن مقدەسی ئاینیەوە بەڵام هەر بەردەوامە هەتاوەکو نیوتن باشە بەڵام نیوتن کە کورسی فەخری کامبەرجی پێدرێ باشە نیوتن دواتر لەلایەن ئەنشتاینەوە ڕەدەکرێتەوە وەکو دینە گوەرناگیرێت چکە خصوصیەتی زانست بریتی نییە لە دانانی سابتێک بریتی نییە لە دانانی مقدسێک بریتیە لە کەشفکردن کە ئەو کەشفکردنە جارێکی تر قابلی هەڵۆشانە و ڕەتکردنەوەیە وەکو کە نیوتن کردی جا دەزانی و بەزانی بیسەری بزانن نیوتن قەناعەتی وا بوو کە زەوی هێزی جاذبیەتی تایە هێزی ڕاکێشانی تایە بەڵام ئەنشتاین کەشفی کرد کە نەخێر زەوی هێزی جاذبیەت و کەشفیتیان نییە بەڵکو ئێمە مەجالی جەویمان هەیە لە بینی زەوی و با بڵێن ئاسماناوی کە پێڵەن ئاسمان مەجالێکمان هەیە ئەو مەجالەیە هێزی جاذبیەت ئەو بۆشاییەیە هێزی ڕاکێشانی تایە نەخودی زەوی خۆی هێزی ڕاکێشانی تیاابێ ئەمە طبیعەت و سروشتی زانستە باشە نەزەریەی داروین دا ئێستای لە ڕۆژیەوە قائمە واتە مەوجودە هەیە بەردەوامی ژەوێت تا ئەو کاتەی کە بە تیۆریەکی تر لۆژیکی زانستیانە ڕەت دەکرێتەوە بەڵێ هەر زانەکان یعنی حەز ئەکەن ئەگەر هات و کەسێک بێت تیۆریەکان ڕەت کاتەوە لەبەرەوەی ئەزانێ ئەگەر ئەم تیۆری ڕەت کاتەوە ئەزانێت کە ئەمە نەبووە کە ئەمە ڕێگە ڕاستەکە نەبووە لەسەری نەک بێت بە شێوەیەکی دۆگمایی وەریگرێ بڵێ نائیلا ئەوەی من ڕاستە ئەوە گرنگە ئێمە ینی کرۆکی قسەکانمان جەنابەت پرسیارەکەت ئەوە بوو بۆچی زانکۆکانی ئێمە خوڵقێنەری زانست نین بۆچی زانکۆکانی ئێمە زانکۆکانی شەرقی ئەوسا زانکۆکانی کوردستان یەکێک لەو کۆمنتانی کە هاتبوو ئەوەیە یعنی ئەڵێ هاوڕێیەکە نووسێتی کە لە پۆستەکە بڵاومان کرد بۆ ئەڵێ وێنەیەکی زۆر ناشرینی زانکۆم لا دروست بووە ئەڵێ ئەوەندەی بۆم باسکرا و خۆم لە ڕێگەی هاوڕەکانەوە بینیمە بەشێکی زۆری قوتابیەکانی زانکۆ لە جیاتی خوێندەوارکردنی خۆیان لە زانکۆکان خەریکی خۆ دەرخستن و پەیوەندی دانانن ئەم قسێ لە کاتێکدا کە مێشتا خۆم 2 ساڵم ماوە بۆ زانکۆ بەڵام ئەوەندەم چیرۆکی ناشرین بیستووە لەسەری هەر لە ئێستاوە لێ بێزار بوو یعنی بۆ گەشین بەم ئەم دۆخە کە ئێستا دروست بوو ینی ئەگەر دۆزێکی هینیش نەبێ بۆ من ئەگەر دۆزێک نەبێ وەکو زانکۆیەک بۆ دۆزێک تاکە خودی تاکەکە نابێت دۆزێکیە بێ یعنی ئێستا من زانکۆکەم هیچ دۆزێکی نەوە وەڵای من زانکۆکەی من یعنی ئێمە چەند قوتابیەک بووین هەوڵمانەیە وەزام ئەو شەوش پێکەوە باسمان کرد یعنی هەوڵمانە داوامان کرد لە بەشی ئینگلیزیە گۆڤارێک دەربکەین بۆ وەرجێڕان بۆ دەوڵەمەندکردی هەمە دەبیاتی کوردی ئەمە دەبیاتی ئینگلیزی بۆ وەرجێڕانی پێچەوانەی تر لە کوردی و بۆ ئینگلیزی لە ئینگلیزیۆ بۆ کوردی
ڕەتیان کردەوە یعنی دامانە خولێکی شەترەنج بکەینەوە یعنی تەنانەت دامان نابوو زانکۆش پارەمان نایەت یعنی ئەو کەسانی کە بەشداریەکەم بڕەپارەیەک بن بۆی کەلوپەلەکان بکڕین بۆی بتوانین چەند ساڵێک تێش بەکاری بێنینەوە یعنی ئەو فکرانەماندا ئەنا هەموو ئەوانەیە ڕەت کردەوە کە سوودی هەبوو بۆ زانکۆکە یەک پرۆژەیان جێبەجێکراویش دیبەیتەکە بوو دیبەیتەکەش داوای لێمە کرد چۆنەڵی هین ئامادە بکەین یعنی چەند سەردێڕێک بۆ دیبەیتەکە ئامادە بکەین ئێمە وەکو بەشی ئینگلیزی لەسەرەوە ڕێکەوتین چکە ئەو کاتە من بەڕاستی حەزم لە کارەکانی شکسپیر نەبوو لەگەڵ برادەری ترێ چەندێسا یعنی ئەو فکرێم کەمێک گۆڕاوە ئەگەر ئەو کاتە زۆرمان ڕق لە ئیشەکانی شکسپیر بووە ئەمە نەزانی لەگەڵ سەردەمی ئێستایان ناگۆنجێ بۆی دامان نابوو دیبەیتێ بکەین بۆی زیاتر دڵنیابینەوە ئایا کارەکانی شکسپیر ئەگونجێ لەگەڵ سەردەمی ئێستا یاخود ناگونجێ ئیترەوە بوو ئەوەیان ڕەت کردەوە زانکۆ ئێمە لەگەڵ زانکۆیەکی ترا دانیشتوین دیبەیتمان لەسەر ئەوە کرد ئایا لە گون بژین یان لە شارا بژین اینجا ئەوم بۆ هاوڕێیەکم باس کرد کە ڤێتنامی بوو وتی ئێمە لە پۆلیسی ئیبتیدایی ئەو دیبەیتانەمانە کرد مامۆستا هەوڵی لەگەڵ ئێمە ئایا لە گون بژیان لە ژیان ئەیوت کە ئێمە ئەچوینە پۆلی 1970ەوە یعنی کاچینە قۆناغی ئامادەییەوە کێشەی سەرەکی کۆمەڵگا ئەبوو بە بابەتێکی دیبەیتی ناو قوتابیەکانی ئامادەی بۆ نمونە ئایا سێکسکردن بۆ نمونە پێش هاوسەرگیری دروستیان دروست نیە تا دوایی یعنی ئێمە بابەتێکی ئیبتیدایی لە زانکۆ دیبەیتمان لەسەرە کرد کە بەداخەوە کە ئێستا من هەرچەند ئاگاداریم زانکۆکان چۆنە بەڵام ئەوەنی کە سلێمان لە زانکۆ ینی لە زانکۆکاری هەیە قوتابیەکان خراپتر بوون باشتر نەبوون یعنی ئەڵە سەد خۆزگەم بۆ کاتی تۆ چۆنەڵێ ئەمە بۆ خۆش مامۆستای زانکۆی باشترە زانی کە چی ئەو گوزەرێ لە زانکۆکانە ینی ئەمە چی لەم دۆخە بکەین ئەم دۆخ بەڕاستی دۆخێکی ناخۆشە لە ڕاستیە من ویستم خۆم بوێرم لەوەی کە باز لە کوردستان بکەم بەڵام خۆی ترێمە کوردی نوێ باسی ئێرەش بکەین و معقول نیە تۆ لە مۆزوعەکە باسی هەموو دنیا بکەی بەڵام باسی واقعەکەی خۆت نەکەی کە کوردستانە لە ڕاستیە هەر لە ساڵ 1950ەوە کە لە عێراق زانکۆ دروست بووە و بەدوایە لە بەغا لە جامعەی بەغا بەشی کوردی کراوەتەوە کە بە جهدی کۆمەڵێک مامۆستا کە خۆیان خاوەنی ماستەر و دکتۆرانە بوون بەڵام خەمخۆری زمان و ئەدەبیات کوردی بوون لەوێ ئەو بەشیان کردێتەوە ڕەحمەتیان مامۆستا عەلادین سەجادی گۆران و هەندێک شەخسیاتی تر کە هەموو ئەمانە بە خۆپەروەردەکردن بە خۆپێگەاندن لە ڕاستیا پێگەیشتوون ناوەی لە زانکۆیەکە پێگەیشتوون دڵسۆزی خۆیان و جهد و هەوڵی خۆیان و جهد و هەوڵی شەخسی خۆیان گەیاندوونەتەوە ئاستە و خزمەتیان کردووە لەو زانکۆیە لەو کۆلێژە لەو بەشە کە دواتر لە شەستەکانە یەکەمین جار زانکۆی سلێمانی ئەکرێتەوە گرنگ ئەوەیە لە ڕاستیە زانکۆی ئێمە لەو کاتەوە تاوەکو ئێستایش مۆزوعێکی نەبوو کە بۆی دروست ببێت یعنی ئەگەر بۆ نمونە لە تارانە لە سەردەمی قاجاریەکان و دوای قاجاریەکانە بۆ یەکەمین جار زانکۆ بۆ نمونە حکوومەت پێویستی بەوەیە لە علاقاتی نێودەوڵەتیە بەشی دیبلۆماسی بکاتەوە کە تەمەنە و کاتە دیبلۆماسی نەبووە بەشی سیاسی و بەشی قانون بووە قانون سیاسە بووە و پێداویستی خەڵکی لە ڕووی پزیشکیەوە وای کردووە کە بەشی طب بکاتەوە واتە ئەو طب بە سونەتیەی کە لەناو خەڵکییا بووە لەناو زانکۆ ڕێکخرێ و جەمکرێتەوە ڕێکخرێ و بە عیلمی بکرێ بە پەیوەندیکردن بە وڵاتانی دەرەوە طبعاً واتە مثلا ابن سینا طبیب بووە بەڵام طبیبێکی سنەتی طبیبێکی بەڵام دواتر ئەم عیلمە واتە زانستی پزیشکی لە ئێرانە لەناو زانکۆ ڕێکەخرێ طبعاً لەم کۆتایەنەوە لە وەکوتم لە ئەواخری قاجاریەکانەوە بەڵام دیارە ئامانجێکی بووە بادرێنی ئامانجێکی بووە کە حکوومەت وەکو دەستگا حکوومەت پێویستی بە کۆمەڵە خەڵکی سیاسی هەبووە لە کاری دەوڵەتداری خۆیان زانکۆی بۆ دامەزراندووە بۆ خزمەتکردنی خەڵکی لە ڕووی تەندروستیەوە پێویستی بە کۆلێژی پزیشکیە بۆ دایمەزراندووە عفو کۆلێژەکەی کردوتەوە بۆ ئەوەی لەو بوارە کەوادر پێ بگەێنێ و خەڵک پێ بگەێنێ لەو بوارە لە کوردستان لای ئەمە وەزعەکە زۆر خراپترە
وەزعەکە زۆر زۆر خراپترەوە بەداخەوە ینی کۆمەڵێک ڕەمز و شخصیاتی سیاسی کوردی دەستێکی باڵایانە بۆ لە شێواندنی سومعە و ناوەڕۆکی زانستی بوونی زانکۆ بە تایبەتی لە دوای انتفاضەوە بەداخەوە یعنی ئەمە بووە بە یەکێک لە دیاردەکان با مەسەرن بۆ خزمانی شار باشێر زانکۆیە بکەینەوە با بۆ شاری فلانی هەڵمەت و قوربانی زانکۆیە بکەینەوە با فۆ فلانی بۆ بکرێتەوە ئامانجەکە چییە بازار ضرورەتی بازار چەندە ضرورەتی بازار چەندە ئەم زانکۆیە بکرێتەوە چەندە پێویستەکە ینی کۆلێژی قانون لە وڵاتی ئەمە وای لات بوو بە نوکتە بەوەی کە هەموو ماڵک چۆن تەنکێکی سەربانیەیە هەموو ماڵک خریجێکی قانونی تایە باشە بە دوایەوە ینی بێ منهجێتێک بێ ئاراست هیچ ڕەبتێک ئەمڕۆ لە بینی هیچ ڕەبتێک ئەمڕۆ لە بینی زانکۆ و کۆمەڵگەی ئەمانیە هیچ ڕەبتێک دەیان گەنجت بۆ ێنم لەو ناو بازاڕا ئێستا خەریکی دوکانی موبایلیانەیە خریجی هەندەسەی نەوتە باشە ئێستا وردە واکەوتێتەوە دکتۆرە و کاری ترەکە ئیشی ترەکە کاری حڕەکات خایەتیەکات وزانم یعنی لەبەرەوەی کە هیچ ڕەبتێک لە بینی هیچ پەیوەندیەک لە بینی دروستکردنی زانکۆ و کۆمەلگا و ضرورەتی کۆمەلگان نەبووە بەداخەوە لەمە خیرەشەوە کە زانکۆی هێلی دروستکراوە و ئێستا تەبان زانکۆی حکومیش بنافەسی زانکۆی هێلیەکە بریتی بووە لە بیزنس چۆن حزب ناوەندەکانی زانکۆی پڕ کردووە لە کەوادری خۆی لەبەرەوەی کە موچەیەکی مۆڵتر و باشتر وەرەگرێت لە ناو زانکۆوە و شەهادەی پێدا ئاسانکاری بووەکە تەرقی بۆ دروستەکە ئەیخاتە پێشەوە مەوقعەکانی زانکۆی هەیاتێ بەوە پێگەی زانستی بوو لە ناو زانکۆوە کوژبێ واتە یەکێک لە بەڵا گەورەکانی بکوژی زانکۆ و ئامانجی زانکۆ لە ناو کۆمەلگای ئەمە حیزبە و سیاسیەکانن و سەرکردە سیاسیەکانن و ئەو کە شاخاویانن عەقڵە شاخیانن کە ئەلفوبێ شارەزانین و ئەوان ئەمڕۆ ئاراستەکەری زانکۆن و ئەوان ئەمڕۆ ئاراستەکەری کەسایەتی ناوزانکۆن خەڵکی ناوزانکۆن و خەڵک دانن لە ناوزانکۆکانە و زانکۆکانە بن بەڕێوە لە ڕاستیە ئەمە جگەلەوەی خودی خوێندکار خۆی لەگەڵ ڕێزما کاچێتە ناو زانکۆ بیرکردنەوەیکی دروستی نییە ینی بۆ ئەوە ناچێت کە زانست فێر ببێ ئەمڕۆ من ئەوە حەوت چیلە لەگەڵ زانکۆ تەعاملەکەم زۆرینەی زۆری کە گفتوگویان لەگەڵاکەم من تەمان یەکەم ساڵ کوردۆلۆجی دیبێت ئەکادمی گەڵێمەوە لە دیبێت ئەکادمی کە بۆم ڕەخسەیەکە ئەو گفتوگوێ لەگەڵ خوێندکارەکان بکەم زۆربەی دۆری ئامانجی ئەوەیە کە مەسەرەن شادەیەک بەدەستبێنێ بۆی مەعاشەکەی لە سەدا مەسەرەن 25 و 35 بکا بە 45 و بیکا بە 70 و مرتبەکەی بەرز بێتەوە عسکەری ئەوێ ڕوتبەکەی بەرز بێتەوە مۆزەفە یان مواصفاتێکی زیاتری هەبێ بۆی ژنی بنێسکە ئێستا هەنێ عایلێ وتومە نەسەنەوە وتومە مافی خۆتە بتەوێت شادەکەت بەرز بێتەوە مەعاشەکەت بەرز بێتەوە مافی خۆتە بتەوێت شادێک بەدەستبێنی بۆ ئەوەی فرسەتی زەواج لای تۆ باشتر بێ باشتر بۆ تەڵکێ ئەمانە هەموو مافی خۆتن بەڵام لە ڕاستە زانکۆ بەم ئامانجانەوە ناوەسێتەوە لە ڕاستیا بۆیە بینی زۆر تەبیعی خوێندکاری ئێمە 4 ساڵ لە بوارێکە خوێنێ کاتێک کە ئەوێ تەخەڕوجکات اینجا کە بە دوای کارە ئەگەڕێزانێ لەو شتا کە 4 ساڵ خوێندێتی هیچ نازانێ من دەیان و سەدان نمونەم لایە خوێندکار دەرچووی بەشی ژمێریاریە لە دوای 4 ساڵ دەرچوون لە بەشی ژمێریاری اینجا چێتە دەرەوە کەزانێ ئێوێ تەعین ببێ نازانێ شارەزانیە اینجا چێتە دەرەوە دەورەی ژمێریاریە خوێنێ باشە نازانێ من بە دڵنیاییەوە پێتەڵێم لە شخصم بیستووە لە کەسم بیستووە پیرۆزبایم لێ کردووە کە تۆ دەرچووی کۆمیانەوە یەکەمین جار بوو کۆلێژەکانی کۆمپیوتەر لە کوردستانە دانرا پیرۆزبایم لێ کردووە دەستخۆشیم لێ کردووە کە تۆ باشترین کۆلێژ دڵبژاردووە پێکەنیوە وتێتی مامۆستا بەڕاستی نازانم ئەو کاتە دیسکتۆپ بوو ناتوانم کۆمپیوتەر دیسکتۆپ دایگیسم و بیکوژێنمەوە باشە ئەمە ینی ئەوە بێلەوەی لەناو کەسایەتی ئێمە تاکی ئێمە کەسایەتی ژیانی ڕۆژانە و واقعیمان جیاوازە لە ژیانی خوێندنمان کابرا مامۆستای زانکۆیە بابەتێکی زانستی زۆر گرنگەڵێتەوە بەڵام لە ژیانی شخصی خۆیە خوڕافیە بە پلەی ئیمتیاز
باشە تۆ خەڵکت هەیە خەڵکی بەناوبانگی ئەوەی کە پێڵێن سەلەفی PhD هەیە PhD باشە جەنابەت و بیسەران نەزانن PhD یانی چی فیلۆسۆفی باشە ینی ئەزیە PhD هەیە گاڵتەی بە عەقڵیە ینی ئەڵێ کە لەگەڵ خەڵکەدا نیشە قسەکە ئەڵێ تۆ عەقڵانیت تاوانبارێکا بەوەی کە تۆ عەقڵانیت ئەوە بێنەوەی گاڵتەی بە فەلسەفە و بە زانست دێ دکتۆرایشی هەیە باشە ئەمە دکتۆرایشی هەیە ئەمە چی ئەم تەناقوزانە ینی ئەمەوێ ئەوە بڵێم بەداخەوە بەگشتی ناتوانم مانی من حکم بم بڵێم هەر هەمووی بەڵام بەگشتی ئەوەی کە ئەچێتە زانکۆ نازانێ بۆچی ئەچێ وعلى لەکسەر بۆچێ وەرەقەیەک بەدەست بێنێ و ژیانی ڕۆژانەی خۆی بەرەو باش ینی چوزانم قەناعەت بەخۆی بکە کە ژیانی خۆی باشتر کردووە و مامۆساکەش لەوێ بەداخەوە ئەمیشان باشترە بۆی هەڵی بژاردووە معاشەکەی باشترە بۆی هەڵی بژاردووە کە مافی خۆیەتی ئەمە ئاوا بێ بەڵام لە ڕاستیە مامۆسای زانکۆبوون وەزیفەیەکی علمیە وەزیفەیەکی گرنگە بۆیە ئەبینی جاری وایە مامۆسایەکی زانکۆ 10 ساڵ لەسەر مەنهەجێک ڕوە نابینی لە کاتێکە بەردەوام ڕۆژانە بێ ئەپدەیتی داتاکانی خۆی و زانستەکەی خۆی بکاتەوە لە کاتێکا و ئێستەش ئەو محاضرانەی کە ئیڵێتەوە محاضراتی بەلایانی کەمەوە 10 ساڵ لەمەوە پێشە باشە ینی مامۆسا هەیە دەرسی پێ وتوین خەڵک هەیە ئەو مەنهەجەی کە پێی وتوینەتەوە بە تەلەبێ وتوتەوە لە ئەتوانم بڵم لە 15 ساڵ لەمەوە پێشە لە 18 ساڵ لەمەوە پێشە ئێستش هەمان مەنهەجە ئەیڵێتەوە ینی نەخوێند کارەکە بە تەنگەوەیە زانست فێر ببێ وە زانست مشکلەی نییە نا بەگشتی ئەڵێن نەگرا باسی کۆمەڵێک نمونەی دەگمەن ناکەین نە مامۆستاکە ئامانجەکە و هەدەفەکەی زانستەکەی لە ڕاستیاوە ئەتوانێ هەموو فلتەر و هەموو پێوەرە زانستەکان ببڕێ وەنا کۆمەڵگاش تەوەقوعەکە لە زانکۆ زانیانی ینی بەشێ لە پێکاتەی کۆمەڵگای تۆ چییە بریتە لەو ڕاگەاندانەی کە ئیبینی باشە ئەوەی کە لە کەناڵەکانە قسەکە بریتی نین لە ئەکادیمیەکانی زانکۆ باشە بریتە لە کۆمەڵک چوزانم ڕۆشنبیر کە لەسەر هەموو شتێ قسەکە لەسەر هەموو شتێ جورە دەداتە خۆی قسەکە و دەزگای ئەلامی وەکوتم منبەرەکەی ئەکاتەوە قسەی لەگەڵاکە و فرسەتیاتێ دەرفەتیاتێ کە لەسەر هەموو بابەتێ قسە بکە وتم کۆمەڵگاش چاوەڕێنیە لە زانکۆ و لە زاناکانی کە بەتەنگ ئەو کۆمەڵگای بن و کۆمەڵگای ڕزگار بکەن فەرمو سەیری دەستگای سیاسی بکە سەیری دەستگای سیاسی بکە یعنی تر وردە معلومە کێ بێت ئەندام پەرلەمان و معلومە کێ بێتە وەزیر و معلومە کە من لە باتی حیزبەکان خۆیان عرەقی خەجاڵەتی ڕێژم کە تۆ خەڵکێکت داناوە لە ناو ینی نازانی بە چ زمانێ وەصفیکەی نەتەوەیەک ئەوێ ببێتە دەوڵەت ئەوێ ببێتە خاوەنی چیانی خۆی باشە لە ناو ئەم هەموو دوژمنە باشە لە کاتێکا کە حیزبە سیاسیەکانی بۆ ئەم مهمەیە بۆ ئەم کارە چەندان پەرلەمانی بەغابێت چەندان پەرلەمانی کوردستان بێ خەڵکانێک هەڵەبژێرێ لە خارتەوزیعکردن زیاتری چیتر نازانێ باشە دومبەکچی و تەپڵ چوزانم ینی زوڕناژەنانێکی بە شێوە ناشیرینەکەی بازاڕی ئەمانە ئەباتە ئەو دەستگا و مؤسسەتانە کە قەرار وایە تەشریع بۆ میلەتێک و بۆ نەتەوەیە بکات ئەمە کاتێک کە پەرلەمانەکەی خۆی لەبار بردووە ئەم عەقڵیەتە کە حکوومەتەکەی خۆی لەبار بردووە خۆی خواردوتەوە و خۆی لەناو بردووە چۆن زانکۆ لەناو ماگەشاکە و چۆن زانکۆ توانێ پەرە بە خۆی باو چۆن زانکۆ تۆ پۆستێکە بڵاو کرد بۆ تەقۆزم دوومان پێشێستا ئەوەی کە هەرچەنە ئاماژەکە بە زانکۆ کردو بەڵام تاوای پۆستەکە لەسەر زانکۆکەنە وەزمن حەزەکەم ئاماژەکە لەسەر زانکۆکە بێ تەنانەت ئەو کاتەش لە کۆمنتە بۆم نووسید وتم کە باس کە ناوی زانکۆی وەکو ئەو هاوێت دەکەس بەدارەوە کەوتونەتە گیانم لێمێن جا لەو پۆستاوزم لە وەبسایتی ڕوانگە و ڕەخنەش بڵاوکراوەتەوە لە شوێنەکە ئەڵەی بە پێویستیە زانم لەم ژاوەژاوی نێو سۆشیال میدیادا چەندێ ڕێک بخەمەوە یادی هاونیشتیمانیانم چونکە خۆلێرە کتێبخانە و زانکۆکان شوێنی گفتوگۆ نین تەنیا دەتوانین لە ڕیزی پۆستە بێمانەکاندا قسەی جدی خۆت دابنی بەڵکو بە سوتفە بخوێنێتەوە
یعنی ئەگەر سێری بکەیت هەروەکو وتم بۆ نمونە کە دیبێتی جۆردن پیترسنەکرێت لەگەڵ ژیژەکە هەموو قوتابی زانکۆن ئەو هۆڵە ینی ئەتەنرێ بە قوتابی زانکۆ هەموو بلیتی ئەو دیبێتە ئەفرۆشێ. یعنی تەنانەت ئەگەر سێرکی شەڕی ئایدۆلۆژیای چەپڕە و ڕاستڕە و ئێستا لە زانکۆکانی هەمووی لە زانکۆکانی دنیاکرێ، یعنی قوتابیەکانن تەنانەت ئەو زانانی کە ئێستا بەناوبانگن وردە بەناوبانگە بن هەمووی قوتابی زانکۆن وە لە قوتابی زانکۆ لە بزوتنەوەیکی قوتابخانەکە بەشدارە بێ یە پرۆژەیەکەکە دیبێتێکەکە لە زانکۆکە وردە یعنی ئەبن بەناوە. یعنی ئێستا من لە داهاتوو ئەتوانم ناو یەک زانایدا هەرچەند ئێستا یعنی ئەوەنە ناو نییە بۆ منە ئەلێکس جۆ کۆرنەرشتی وایە ناوی کەناڵیشیە لە یوتیوب بەناوی کۆزمیک سکەپتیک. ئەوەی ئەبێت من دڵنیام یعنی لە 10 ساڵی داهاتووە بە ئەندازەی زانایشی ئێستا بۆ بە ئەندازەی جۆردن پیترسن بێ یان سلاڤۆی ژیژێک بێ یان سام هاریس و ڕیچارد دۆکنسۆنە بێ بەناوبانگە بێ. ئێستا قوتابیە لە زانکۆی ئۆکسفۆرد بەڵام لە ئێستاوە ئەو گفتوگویانەیە ئەکرێ. یعنی من ئەبینم چەندان دیبێتیە لە زانکۆی ئەنجامیاوە لەگەڵ کەسی ترا هەوڵیاوە پۆدکاست کا لەگەڵ کەسانی شارەزا، ینی پۆدکاستیە لەگەڵ بۆ نمونە لەگەڵ ئەو مفەکرانەی کە ئێستا لە جیهانە ینی وردەوردەینەکە، ینی هەوڵی خۆ دروستکردنیە وەکو قوتابیەک و ئەم هەلەی بۆ ڕەخساوە. بەڵام لەم پۆستی تواتۆڵی زانکۆکانی مە شوێنی گفتوگۆنین لە کاتێکە ئەبوایە شوێنی گفتوگۆ بوونایە. بەڕای تۆ هەرچەنە من بەڕاستی زۆر ڕاش بینم، یعنی هەر بڕوا ناکەم، یعنی تەنانەت ئەگەر 50 ساڵی تریش لەبەری بە شێوازێک دامان ڕووخانووە زانکۆکان و شکۆی زانکۆ تا دوایی بڕوا ناکەمە 50 ساڵی تریش وەکو زانکۆیەشی ئاسایی ئەوروپای لێبێت یان ڕۆژ ئاوا بەشێکی گشتی. بەڕای تۆ ئەم ڕۆژبینی من لە شوێنی خۆیەتی یان من هەڵام ڕۆژبینی بۆ مانایی کە جۆرێک بێ لە تێگەیشتن لە واقعە خراپ نییە، بەڵام بەوەی کە ئینسان ئەژنۆی بشکێ و بە دوای وەزیفەی خۆیان نەگەڕێ لەو وەزعا کە خوڵقاوە ئەوان خراپە. لە ڕاستیە کاتێک کە زانکۆ من دیقەتم ماوە مەسەن لە زۆرێک لە زانکۆکانە بڕۆ سەیری کافتریاکە و بڕۆ سەیری کتێبخانەکانکە زۆر بەدەگمەن، یعنی لە زانکۆیەکە 3000 خوێندکار وجودی هەیە بوونی هەیە لە مەسەلەن چۆرە کافتریا بەرناکەوێ دووسێ ڕیس خەڵک وەساون تاوەکو ئەوانەی کە دانیشتون هەستن و ئەمام چ لە شوێنە نەدانیشن. بەڵام بڕۆ لە کتێبخانەکانە لەو کارمەند و مۆزەفەی کتێبخانەکان بپرسە بزانە چەند خوێندکار دێتەوێ داوای کتێبەکە داوای سەرچاوەکە. لە ڕاستیە شوێنی گفتوگۆ نییە، مەوزوع تاوەکو گفتوگۆی لەسەر بکە، مەوزوعێک نییە، ینی لە نەبوونی مەوزوع ئەمڕۆ بەداخەوە مەسەلەن سێرەکەی تەنان لە سۆشیال میدیا جۆرێک لە جنێودان جۆرێک لە شێوازی ناخلاقیانەی گفتوگۆکردن کە بەداخەوە بەو ئاراستەیە ڕوات. لە ڕاستیە ئێمە وەکو دیسانەوە ڕێکەمەوە خەڵکمان هەیە گرنگی و بایەق بە زانست دەدا، گرنگی و بایەق بە زانابوونەدا و وەزیفەی وەکو زانایەکە زانێ، بەڵام لە ڕاستیە لە پەراوێزایە وەکو چۆن لە ڕابردووە لە پەراوێزدا بوو، چۆن مەسعود محەممەد لە کۆمەڵگایەمە لە پەراوێزدا بوو، چۆن هەژار موکریانی لە کۆمەڵگا ئەمانە زانست زانای بواری تەجروبی نین، زانای بواری زمانەوانی و بیرکەرەوەیەکی باش بوون لە کۆمەڵگایەمە. چۆن ئەمانە لە پەراوێزدا بوون. لە ڕاستیات ئێستاشی لەگەڵابێ خەڵکی زانا لە کۆمەڵگای ئێمە لە پەراوێزایە. من نازانم ئێستا گەنجی چوک و کۆچەربیرکار کە لە ئەوروپا جێگای تەقدیر و ڕێزە و ڕێزی لێگیرێ و خەڵاتی پێدرێ و ئەرکی هەیە وەزیفەی هەیە لەو کۆمەلگای ئەنجامیەدا، من نازانم ئەگەر بێتە ناو کۆمەلگانە ئێمە نامزدام و ناوزانکۆکانی ئێمە چی پێکرێ. من دڵنیام هیچی پێ ناکرێت، من دڵنیام هیچی پێ ناکرێت، چونکە کاتێک ینی کێشەکە تەنیا لە نییە تۆ لە ناوزانکۆ مامۆسای باشی نییە، خوێندکاری باشیش نییە. باشە من قەناعەتم وایە ئەگەر خوێندکاری باش هەبێ بە دوای زانستا بگەڕێ هەندێک جار فشار بۆ مامۆستاکەشی هێنێ بەوەی کە ئەبێ خۆی باشکە و عەکسەکەشی ڕاستە،
ئەگەر مامۆستای باش هەبێ بۆ مامۆستایەکە بێ لە خەمی زانستا بێ ئەتوانێت بە جۆرە لە جۆرەکان لەسەر دەوروبەرەکەی خۆی کاریگەری دروستکە ئەگەرچی ئەبێزرێ ینی کاتێککە تۆ مجاملەی خوێندکارەکەت ناکەی کاتێککە تۆ ڕوبەڕوویەکەیتەوە بەرامبەر بە ئەرکەکەی تۆ مامۆستایەکی خراپی بەتابەتی لەم مەسەلەی ڕانگیرەوانە یعنی تۆ زانی جۆرێک لە ستەم هەیە بابەت هەیە بابەتی زانستی هەیە بابەتێکی زۆر گرنگە قورسە ئاڵۆزە مامۆستایەک بە هەزاران جوهد و هەوڵ محاولەیەکە بابەتەکە چەندتر بە خوێندکارەکە بڵێتەوە بە جۆرێک بیگەێنێتە ئاستی تێگەیشتنی ئەو بەڵام خوێندکارەکە چووکە تێگەیشتنی بۆی نییە جۆرێک لە عداوەت و شخصی حاڵەتی شخصی لە بینی مامۆستاکە و خوێندکارەکانە دروست بێ بەهەر حاڵ نەچینە بواری هەڵێک بابەتەوە کە زیاتر بۆدێکی شخصی هەیە بۆی زانستیانەتر مۆزوعیانەتر لەسەر مۆزوعەکە قسە بکەین عفو تخوا قسەشم پێ بڕی بەڵام تەنانەت ئەو بابەتەش ینی لایەنی کۆمەڵایەتی قوتابی ئەکرێت سوودێکی زۆری هەیە بۆ هین ینی بۆ لایەنی زانستی ئێستا من مامۆستایەکم هەیە ینی ئەوە 2 ساڵە من زانکۆم تاوا کردو بەڵام ئێستاش بە ئیمێل ینی 6 مانجارێ 3 مانجارە پەیوەندیمانەیە چونکە ئەو مامۆستای من ماستەری هەبوو لە وێژەی زمانی ئینگلیزیە لە وازم ئەگەر هەڵە نەبم تێزەکەی لە ڕۆمانوس جین ئۆستن بوو ئەوی کە کتێبی جین ئێر و ئەوانە هەیە یعنی من کورتە چیرۆژێکم نووسیەوە کاتێکە لە زانکۆ بووم بردم وتم مامۆستا تۆ شارەزایی هەیە ئەوانە حەزەکەم بە چایکی ڕەخنەگرانەوە سێریکی ئیتر کە خوێنیەوە هەرچەنە کوردیش نەبوو مامۆستاکەم بەس ئیتر زۆر ڕەخنەی لێگرتم یعنی ڕەخنەی زۆر وتی ئەو چیرۆکە زۆر خراپە لە چەند شوێنێکە ینی هێمای ڕەگەزپەرستیانەی تێ تا دوایە ئیتر وای لە دوای چەند مانێکی تر کورتە چیرۆژێکی ترم نووسی ئەو شمۆ بردەوە ئەم جاریان خوێنیوتی خراپ نەبوو بەڵام هەڵە و لەوە هەیە ینی لیستێکی پاراگرافی وتی ئەو پاراگرافە و غەڵەتی تایە چیرۆشی سێمی زۆر بەدڵ بوو وتی ئەمە چیرۆک هیچ ناتوانم هیچ ڕەخنەیەکم لێ بێ زۆر باش عنە گەرەسە من و پەیوەندیم لەگەڵ مامۆستا دروست نەکردایە ئەگەر لێەکەمەوە بشم کردا بە کێشەیەکی شخصی مامۆستا چۆنە بە ڕەخنە لە چیرۆکی من بگرێگەم ڕۆڵەی منە نووسینەگارم نازانم سێشتانم کردایە بەڕاستی ئێستا ئەو پەیوەندیش دروست نابوو کە ئێستا معنی ئێستاش زۆر جار کە شتێک ئەنووسم بۆ 3 مانجارێک ئەو بەرهەمانەی کە خۆم هەمە کۆیانەکەمەوە بۆ یێنێرمەوە یعنی تەنانەت زۆر جار لە یەکتریژە پرسینەوە یعنی قوتابی کورد تەنانەت ناتوانێت ئەم پەیوەندیشی هاوڕێیانە دروستکە لەگەڵ مامۆستایە یعنی مامۆستا وەکو کائینێک نەبێ وەکو جەلادێک نەبینێ یعنی مامۆستایەک هەیە یعنی کەوتنی ئەم قوتابیەوێ نایە ئەم قوتابی لە خۆی باشتر بێت تا دوایی بۆی بەڕای منەوەش کاریگەریە کاتە سەر لایەن کاتێک کە زانست دروستکەری پەیوەندی بوو ئەم پەیوەندیە بە ساڵ و 2 ساڵ و 4 ساڵ ناپێورێ بەڵکو ئەبێ ئەو پەیوەندی بەردەوام بێ کاتێک کە کەسێک خوازیاری زانست بوو خوازیاری زانست بوون پەیوەندی نییە بە 4 ساڵی بەکەلۆریۆسەوە تەواویتر منایەوە فێربووم و ئیتر فول بووم هیچ مشکلەیەکم نییە ئینسان ئەلفوبەی زانستی زانی بەردەوام ئەو دیدە تەواضعی بۆ دروست هەبێ کە ئەزانێ نازانێ باشە کاتێک کە ئەزانێ نازانێ بەردەوام لە کۆنتاکتا بێ لەبین لەگەڵ خەڵکێکا کە ئەگەر حرفێکی فێرکە وەکو ئەڵێن ئەگەر شتێکی زۆر بچووکی فێرکە بۆیە کاتێک کە پێوەرەکە فێربوونە ئامانجەکە فێربوونە کەسەکە لە خەمی ئەوایە زۆرترین پەیوەندی هەبێ لە پێناوی فێربوونە باشە ئیتر حاڵەتی نەفسی کێشەی بابەتی حاڵەتی نەفسی ئەمانە نایەتە پێشەوە بەرامبەرەکەش بە هەمان شێوەیە یعنی مامۆسایەک لە ڕۆحێکی استعلاوە بیر ناکاتەوە من ئەزانم و هەر من سەرچاوەی زانینتم نەخێر گومانی ئەوە دروست ئەکات کە ئەگەری هەیە خوێندکارەکەی زۆر لەو باشتر بزانێ و ئەگەری هەیە ڕۆژێک لە ڕۆژان ئەو ببێتەوە بۆ مامۆستایی ئەمە ڕۆحیەتی زانستی بوون دروستیەکات ئێمە لە ڕاستیە خواستنی فێربوون و ئامانجی گەورە بریتی بێ لە فێربوون بۆ تێگەیشتن دیارە ئەخلاقیاتی تەواضعی لێکەوێتەوە ئەخلاقیاتی فێربوونی لێکەوێتەوە دیارە
ئەوەی لێکەوێتەوە لە پەیوەندیەکانیان چۆن بتوانێت زیاتر لێوەی فێر ببێ هەموو ئەمانە تەحەکومەکە بەڵام وەکو وتم کۆمەڵگای ئێمە لە بەرامبەر تا ئێستا دیدێکی دروستی بۆ زانست خۆی نیە زانست خۆی چییە باشە تا ئێستا لە کۆمەڵگای ئێمە مناقەشەیەوە نییە زانست چییە یعنی من زۆر جار لەگەڵ خوێندکارانی بەشی مێژووە مەسەڵەن گفتوگۆم بووە بەڕێزان زەحمەتە بێ جەنابتان ئەوە 4 ساڵە مێژووە خوێنن خۆ لە ئامادەیشا مێژووتان خوێندووە ئەکرێ پێناسەیەکم بۆ بکەن مێژوو خۆی چییە مەوزوعی زانستی مێژوو خۆی چییە باشە نییە ینی نییە مەسەڵەن لە هەموو بوارەکانی ترە لە هەموو بوارەکانی ئەکرێ پێم بڵێ ئەم خودی ئەم زانستە خۆی وەکو زانستێک چییە یعنی زانکۆ کاری بریتە لە گەشەپێدانی زانست تا ئەم لەحزەی من و تۆ قسەی تیاکەین ئەم پرسیارە نییە کە زانست چییە وە زانست چۆن کارەکات باشە تا ئێستا ئەم پرسیارە لە ناو کۆمەڵگای ئێمە و لە ناو زانکۆی ئێمە نییە زانست چییە و چۆن کارەکات باشە تا ئێستا لا ئێمە زانکۆ بریتە لە مەلزەمە لەبەرکردن بریتە لە فرۆشتنەوەی لە کاتی امتحانەتە بریتە لە بەدەستهێنانی وەرەقەیە کە پێڵن بڕوانامە بەشێک نییە لە حاڵمان وەکوتم ئێمە ژیانی شخصی خۆمان شتێکە و ژیانی ئەوەی کە پێڵەن زانستیمان شتێکی ترە ئێمە خوێندکارین ئەخوێنین لە بواری زانستیە شتانێک وەرەگرین بەڵام هیچ کات ئەم بابەتانەی کە وەریانەگرین لە ژیانی ڕۆژانەی خۆمانە نایەندۆزینەوە نایان بینینەوە و بەکاریان نایەنین باشە وەسەن زۆر جیاوازیەکەن لە بینیانە وەکو پێشتر پێم وتی عەجیب نەبێ بەلاتەوە کە مامۆستای زانکۆیە بابەتێکی زۆر زانستی گرنگ بڵێتەوە بەڵام بە پلەی امتیاز ئینسانێکی خوڕافیە باشە بە پلەی امتیاز ئینسانێکی خوڕافیە کە ئەمە بکاتێکە تۆ لەم ئاستا تۆ جۆرەك لە تەناقۆزت هەیە لەکوێ ئەتوانێ بۆ زانست بژی وەلەکوێ ئەتوانێ خزمەت بە زانست بکە وەلەکوێ ئەتوانێ گەشە بە زانست بدە لە ڕاستیە زانکۆی ئێمە جگە لەوەی کە ئێمە کولتورەکەمان کولتورێک نییە زانست لای مەوزوع بێ زانست لای بابەت بێ زانست چییە وەکوتم زانست چییە و وەزیفەی چییە و ئەرکی چییە و بۆچی هەیە جگە لەوەی ئەمە نییە ئەسڵەن بیرکردنەوەی عەقڵانی بنەمای بیرکردنەوە نییە باشە لای ئێمە زانست هیچ زانست و زانستگاکان هیچ ڕەبتێکی نییە بە کۆمەڵگاکەی ئێمەوە هیچ ڕەبتێکی بە کۆمەڵگاکەی ئێمە لە باشترین حاڵەتە زانکۆی ئێمە زۆرترین مامۆسامان بۆ پێگەێنێ باشە کە دوایش ئەزانین کە بەداخەوە چەند نەوانەی کە توانن وەزیفەی مامۆسایەتی بە جێبەجێ بکەنەوە بەدی بێنن چکە مامۆسا مۆزەف نییە مامۆسا پەروەرشیارە مامۆسا وەزیفەیەکی گەورەی لە ئەستۆیە مامۆسا وەزیفەکەی بریتی نییە لە ساڵ و 2 ساڵ و 3 ساڵ و 4 ساڵ باشە وەزیفەیەکی بەردەوامی هەیە لە پەروەرشکردنی وەکوتمنەوەیەکە لە بۆرە زانستێکەوە ئەوە بێلەوەی کە کاکە بنەمای دەستپێکردنی زانست بریتە لە گومان لای ئێمە گومان تا ئێستا بڤەیە پرسیارکردن بڤەیە باشە دەردی هینەڵێ محسن جاوشی گۆرانێکی دەڵێ کۆفر نمیگم سوال دارم یک تریلی محال دارم کاکە کفر ناڵێم پرسیارم هەیە پرسیار بەشەرم پرسیارم هەیە باشە یەک ترێلی جا بە مصطلحی ترێلی بەکارهێنێ یەک ترێلی پرسیاری مەحاڵم هەیە باشە کۆمەڵگای ئێمە کۆمەڵگای بکوژی پرسیارە کۆمەڵگای ئێمە کۆمەڵگایە کە وەختێک کە ئەم پرسیارانە هەمووی بەناوی مقدەسەوە ڕەتەکاتەوە ئیتر لەکوێ زەمینەی ئەوە ڕەخسێ زانستیانە بۆ بابەت و عەقڵانیانە بۆ بابەتەکان بڕوا و هیچ ڕەبتێک نییە لە بینی زانستگەکانی و کۆمەڵگەکانیە باشە ئەمڕۆ لە کۆرۆنا لە بابەتێکی وەکو کۆرۆنا زانکۆکان پێش هەموو شوێنێک داخرێن و هەموو شوێنەکان ئەکرێنەوە زانکۆکان ناکرێنەوە لە کاتێکا لە کاتی کۆرۆنا نابێ زانکۆکان داخرێن ئەبێ زانکۆکان خەریکی ریسێرچی خۆیان بن باشە ئەبێ زانکۆکان بە تەنگمانەوە بێن ڕزگارمان کەن لە وەزعی کەتایەتی ئەمە دەرەنجامی تێڕوانینی هەڵە دەرەنجامی دیدی هەڵی ئێمەیە بۆ زانکۆ و زانکۆ ئێمە مەوزوعی نییە وەکو پێشتر باسم کرد مەوزوعێک نییە کە لەو پێناوە دروست ببێ کە لەو پێناوە و تا ئێستا کاکە زانست لای ئێمە بریتە لەوەی کە لە مەفهومە دینیەکە هەیە باشە زانست بریتە لە خواناسی هیچ لە کاتێکا هیچ ڕەبتێ نییە لە بینی ئاین و زانستە هیچ ڕەبتێ نییە لە بینی
خواناسی و زانست بەمانە تەجروبیەکەیە. باشە ئێمە لە ناو سیاقێکی کولتوریاین کە تا ئێستا زانستی قبول نییە، ڕەت یەکاتەوە وەک دین، ڕەت یەکاتەوە وەک مەبدە، ڕەت یەکاتەوە وەک کۆمەڵگایەکی نەعەقڵانی نکاتەوە مامۆستا بە شێوەیەکی ناتەندروست وەریەگرێت. سە بۆ نمونە من لە ژیانمە دوو کتێبی ئەعجازی عیلمیم خوێنەوەتەوە، بەڵام بەڕاستی لە زیانگەیاندنە بە زانست هەم بە ئاین بە هەردووشی لەبەرەوەی یعنی سە بۆ نمونە بابەتێکە نووسێ ئەڵێ یعنی زانایەکە هەموو ژیانی خۆی سەرف کردووە بێت کۆمەڵێک بابەت ینی شت دۆزێتەوە ئەمیەت بەیەگوشە کە لە کاتێکا پەیوەندیشی نییە پێوەی ئەڵە پێشتر ئێمە باس کراوە 1400 ساڵ پێش ساعتە دوایی. بەڵام ئەگەر کەسێک یعنی من بۆ منەکە و کتێبە مەخوێنەوە کە بە دوای معلوماتەکانە ئاگەڕامێن شتێ بە شێوەیەکی مێتۆدی لێ کۆڵیتەوە وا دەرناچوو، یعنی هەم زیانەگەێنێ بەو زانستی کە تۆ مێشی کۆمەڵە کەسی پێژەهراویەکەیت کە کۆمەڵک معلوماتی هەڵەیانەیەتێ لە لایەکتریش هەم زیان بە ئاینەکە شەگەێنی، یعنی هەم زیان من بە جۆرێکی تر بیڵێمەوەی کە پێڵم بابەتی ئەجازی عیلمیەوانە لە ڕاستیە زانست بەردەوام نوێ خاتەوە، بەردەوام نوێ هێنێ و بەردەوام نوێیەکان نەک لاکردنەوەی نیە لە ڕابردوو، بەڵکو بەردەوام نوێیەکان پشتسەرخا لە پێناوی نوێترە. باشە بەڵام ئەی کە لە کۆمەڵگای ئێمە هەیە ئەوێ کۆنمانۆکو نوێیەک پێ بناسیێنێ، ئەوێ کۆنمان لە بەرگی مۆدێرنا پێ بناسیێنێ، کۆنمان لە بەرگی علما پێ بناسیێنێ. باشە ئەمە هەموو محاولەکەیەتی، هەموو محاولەکەی ئەوەیە کە پێ بڵەوە کاکە ئەوەی کە لە کۆنا ڕوویاوە ئەمەیە کە تۆ ئەیبینی. ئەمڕۆ ئێمە کاکە دکتۆرمان هەیە، دکتۆر وتارەیە ئەڵێ لە ڕووی زانستیەوە با کچەکانتان تووشی سەرەتانی مەمک نەبن، وەکو چۆن عایشە لە 6 ساڵی و لە 8 ساڵە شووی کردووە، کچەکانتان لە 8 ساڵیا بن بە شوو. باشە دێت بابەتێکی کۆن، بابەتێکی کولتوری ناو کۆمەڵگای عەرەبی ئەوێت بە عیلمی بکە. ئەمە ئەوەیە کە ئەو ناوی ئەنێ زانست، ئەمەیە ئەو کە ناویە با بە زانست. باشە دێت ئەوێ بە زانست پێمان بڵێ کە خواردنی میزی وشتر ئەم سوودانەی هەیە. باشە ئەمە مشکیلەکەیە. یعنی من لە زانکۆ بووم، بەرپرسی کاری ڕۆشنبیری بووم لە ناو زانکۆکە. ڕۆژێکیان برادێکی ڕسەرۆک بەش پێوتم وتی لە فڵانە بەش خوێندکارێک هاتووە پێشنیاری چالاکیەکم هەیە، حەزەکەم مامۆستا ببینم گوێم نەبێتم بەسەر چاو بابێت. ئەم خوێندکارەکە من قسەم لەگەڵا کرد لە بەشی کارگێڕی خوێندکار بوو، لە بەشی کارگێڕی تقریبان مانگونیوێکی مابوو تەخەڕوجکا و بەکەلۆریۆ زۆر گرێت لە کارگێڕیە. وتم فەرموو بزانم پێشنیارەکە چییە، چالەکە چی بکەین؟ وتی وەڵای حەزەکەم مامۆستا بە زەروری ێزانم، نەک حەزەکەم بە زەروری ێزانم حاجی کاروان بانکەین بۆ ئەوی وتارێکمان بۆ با لەسەر شەرعی بوونی علمی ئیدارە. من لاڵ بووم نەمەزانی چی پێ بڵێم. بەڕاستی پێم وتم بەڕێزم تۆ مانگونیوێکی تر ئەبی بە خاوەنی بەکەلۆریۆز لە علمی ئیدارە، ئەتەوێ حاجی کاروان بێت باسی شەرعی بوونی علمی ئیدارەت بۆ بکە. باشە ئەمە مشکلێکە. من لە ئامادەی سیمینارێکم کرد دەربارەی ئەجازی علمی لە قورئانە، لە بیرمە یەکێک لە هینەکان کە باسم کرد بریتی بۆەوە کە لە خشتی خولی لە پیریۆدیک تەیبڵی کیمیا مادە کیمیاکانە 114 مادەمانەیە و 114 سوڕەت بوونیە کە هاتەمە ئەجازێکی علمی. بەڵام ئێستا ئەگەر سێگە بزانم مادەی 116مین و 120مینیشان دۆزیوەتەوە. یعنی ئەگەر سێگەی زیانێکی زۆرم ما ئەگەر یعنی بەراوردێکی لەو کاتەوە هەمووی ئەوەی بزانم وەزانم چەند ساڵەکە چەند مادەیەکی تریان دۆزیوەتەوە. یعنی ئەگەر سێگی بە تەواوی زانست گۆڕا لە ماوەی یعنی ببوورە 2012 بوو 2014 نەبوو، لە 2012 سێری کە تا ئێستا کە 8 ساڵێکەکە یەک دنیا شت گۆڕا لە خشتی خولی کیمیایە. کاکە تۆ مامۆسای زانکۆت هەیە، یاریدەدەری پرۆفیسۆرە، اختصاصی لە علومی سیاسیە، دێت دەیان محاضەڕە دابەزێنە لەسەر چی؟ لەسەر كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. ئەڵێ ئەمە نەزەریەکی سیاسیە. باشە
عزیزی من ئەمڕۆ سەدان تیۆری سیاسی هەیە، من هیچ پێویستیم بەوە نیە بگەڕێمە بۆم مەقولەیە، هیچ پێویستێکم پێی نییە. باشە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ژیانی کۆمەلگای ئەو وەختە بەم کەلیمەیە دەرگایەکی لێکراوەتەوە دەستی خۆش بێ، جێگەی ڕێز و تەقدیرە. بەڵام ئەمڕۆ من ناتوانم علمی سیاست خوێنم لەسەر مەساسە، واتە کەسەکە مختصە لە علومی سیاسیە دێت ئەوێ ئەم مەقولە کۆنەیە بۆمان نوێ بکاتەوە، بەرگی نوێی بکا بەبەرە. ئەمە مشکلەکەیە، ئەمە کێشەکەیە. باشە کاکەم ڕۆ علمی سیاسی لە ئاستێکی ترایە، ئەمڕۆ لە بابەتێکی ترایە، ئەمە لە قەبڕۆ لە قەزیەیەکی ترایە. باشە ناکرێ ینی تۆ مەقولەیەکم بۆ بێنی بڵێ ئەو ئەساسە لەوێەوە هەیە. بۆیە من زۆر ڕاشکاوانە بڵێم ئەمڕۆ مەزدەر و سەرچاوەی بیرکردنەوەی خەڵکی ئێمە بە هەموویەوە نەک تەنیا ئیسلامی بەوە شێوە کە پێڵێن علمانی. باشە بەوە شێوە کە پێڵێن علمانی سەرچاوەی بیرکردنەوەی خەڵکی ئێمە سەرچاوەی معریفەی دینیە، سەرچاوی معریفەی دینیە. سەرچاوی معریفەی دینی لەگەڵ سەرچاوی معریفەی زانستیان ناگونجێ، زۆر بە سەراحەت و ڕاشکاوانە بێڵم. باشە کاکە ئێمە کێشەمان لەگەڵەوە نییە کە خوایەک هەیە ئەی پەرستین تەواو، ئێمە مشکلەمان لەگەڵ ئەو خەڵکایە کە لە خوارەوەیە نوێنەرایەتی خواکە یاخودی دیعایەوە کە نوێنەرایەتی خواکە. باش ئێمە کێشەمان لەگەڵ ئەمە هەیە. ئەم کەسە بیەوێ پێمان بڵێ کاکە مێژووە خوێنی وەرە سەرچاوی قورئان سەرچاوی مێژووە، نەخێر سەرچاوی معریفە نییە بۆ من. باشە سەرچاوی هیدایەتە، سەرچاوی ناسینی خوایە، بەڵام سەرچاوی معریفە نییە بۆ من. من ناتوانم بۆ ئەوەی کیمیا بخوێنم بگەڕێمەوە بۆ کتێبە پیرۆزەکان لەوێەوە کیمیا بخوێنم، من ناتوانم بۆ ئەوەی فیزیا بخوێنم، بایۆلۆجیا بخوێنم، هەر بابەتێکی معریفی بخوێنم، من ناتوانم بگەڕێمەوە بۆ ئەمانە چکەمانە سەرچاوی معریفە نین. باشە سەرچاوی معریفە بریتە لە زانستی تەجروبی، بریتە لەوەی کەم ڕاقلی بەشەر پێی گەیشتووە و هێشتا بە زۆر کەمی گەیشتووە و زۆری ماوە پێی بگات. کاتێکە لە کۆمەلگاکەی من و تۆ سەرچاوی معریفە عەقڵانیەت نییە، عەقڵ نییە، علومی تەجروبی نییە، بۆیە زانا هیچ ڕێز و تەقدیرێکی نییە و وەزیفەی زانکۆیش بریتی نییە لە اکتشافاتی زانستی و علمی، بەڵکو غلافێکە بەرگێکە پیشەیەکی ڕۆژانەیە ئینتاج علم و معریفە ناکا. پرسیارە گەورەکەن تیا قەدەغەن خوێندکار دوو پرسیار لە مامۆساکەی بکە، مامۆساکە چێتەوە بە گژیا. باشە و تەقبولی ئەوە ناکرێت پرسیاری بەرامبەر بکە و ئەو قەناعەتی وایە لە ڕۆحێکی استعلاوە لە شوێنێکی بەرزەوە قسەکەوە بێ هەمووان گوێی لێ بگرن. یعنی مامۆسا خوتبە ئەدا وەکو پیاوێکی ئاینی، نەک مناقەشە بکە و گریمانەی ئەگەرەکان بێنێتە پێشەوە و ئیشرافی گریمانەکان و ئەگەرەکان بکە لە بینی خوێندکارەکانیها. ئەمە مەحاڵە و مستەحیلە لەم سیاقا و لەم ژینگەیە شتێک لە دایک بێ کە پێڵی زانست. کاتێککە زانست لە دایک نابێ بەڵێ تۆ زانکۆت هەیە و هەموو بابەتەکانی تیا خوێنیت و بەڵام هەرەوەیە بابەتەکان دەرخیەکەیت و لەبەریەکەیت و وێسا ئاخر فۆرمەکانی خوێندنی ناوزانکۆیی بریتێرەوەی کە کۆمەڵک شوێن و مەرکەز دروست بوون ڕاپۆر دەنووسن بۆ هەموو خوێندکارەکان و بە پارەیەکی بۆتە بیزنس، ینی راپۆر دەنووسی بۆ هەموو خوێندکارەکان و خوێندکارەکەش راپۆرتەکە ئامادەکەەوە. من وەصلی پارەکەی تیا بۆ کەیاوێتی مەشەخسەکە. باشە ئەمە بۆیە ئەبینی کاتێککە زانست خەم نییە لای خوێندکارەوە، زانست خەم نییە لای مامۆساکەوە، زانست خەم نییە لە استراتیژی زانکۆکە، زانست خەم نییە لای کۆمەلگاکە، زانست خەم نییە لای حکوومەت و دەوڵەتەکە. بۆیە تەنیا شتێک لێرە ناتوانێت بێت لەم سیاقا بژی بریتە لە زانست. خۆی مامۆسا هەر لە زانکۆیەمەیە، یعنی یەک کتێبخانەی زۆر بچووکمانە بوو، بەڵام لەناو ساحەی جامیعەکەیە مزگەوتێکی تیا بوو دووقات بوو، نەک بڵێ شوێنێک هەبێ بۆ نوێژکردن،
کە ئەوە گەر هەبێ لە هەر زانکۆی کار کێشە نییە هەر کەسە بۆ نمونە بینی تەقسی دینی خۆیەکە بەڵام ینی مزگەوت هەر وەک مزگەوت وەکو مزگەوت بوونی هەبوو لەناو زانکۆکەمانە یعنی تەنانەت من هەنێ هاوڕێی مەسیحیشمە بوون هەر لەناو جامیعەکەیە پێیان ناخۆش و بۆ منە پۆستیانەکە لە فەیسبووکیان دانەکەی بۆ کەنیسەیەکیش ناکەنەوە یعنی هەنێک جار دژایەتیشی دینیشیان دروستە کرد لە نێوان قوتابیەکانە لەوێ عقل خاڵی بوو لە عقلانیەت و لە خواستی زانستی ئەچێت ئەو ئیشانەیەکە ئەو شەڕ ئایدۆلۆجیانەیەکە کەوانە زۆر بەسیتن کەوە زۆر طبیعیە زۆر بەسیتە تۆ زۆر ئاسان یعنی ئەتوانی جنێ و بێت بەبەکەت و جنێ بابەت و تو ئابزانی خەریکی شەڕێکی پیرۆز و مقدەسی تۆی ژوابزانە خەریکی شەڕێکی پیرۆز و مقدەسە و تەواو بڕابێت هیچی ترنی ڕاست یەک کۆمنتی ترە خوێنمەوە کە هاتووە بزانم زۆرینەی ئەو پرسیارانەی کە بەڕێزە کردوتی لە قسەکانە وەڵامیەوەتە ماوەسا بەڵام هەر حەزەکەم بیخوێنمەوە گەر شتێکە بوو زیاتی لەسەری و دوایەوە حەزەکەم دوایین پرسیارە بکەم ئەڵێ زانکۆ بەواتای کۆی زانین دێت کە بەڕێزە باسە کرد کە لە وشەی هێنانەکەەوە چۆن هاتووە لە کوردستان زانکۆکان زیاتر بڕوانامە دەبەخشن نەک زانیاری هۆکار چییە؟ ئایا توانای زانستی مامۆستاکان لاوازە یان خوێندکار ئەرکەکانی خۆیان و پێی زەنجام نادات؟ ئەو سیستەمە کارایە لە کوردستان بۆ خوێندنی ئێرە دروستە یان چه سیستەمێک بەکاربێنین لە کوردستانە بۆ ئینی خوێنن؟ بۆ بزانم زۆرینەی ئەوانە یعنی ئەگەر گوێ لە پۆدکاستەکە بگرازم هەی وەڵام دراوەتەوە بەڵام هیچ شتێک هێزیە لە ڕاستە ئیزافەیەکە بیکەم کاری زانست بەوەی کە گەشە بکات و کاریگەری لەسەر کۆمەلگا بێ کارێکی شخصی نییە تیمە کاری تیمە کاری وەتەقەبولکردنێتی لەناو کۆلەرەیان کۆمەلگاوە لە ڕاستیە نازانم ئەگەرم نمونەیە چەنە هێنمەوە دروستە لە کۆمەلگای ئێمە مەسەڵەن بۆ نمونە مەحوی خوڵقاوە لە سەردەمێکە نالی خوڵقاوە لە سەردەمێکە بەڵام هەستەکەی ئەم ڕۆحانە ئەم شخصانە زۆر غەریب بوون بەو کۆمەلگایە ینی لەناو کۆمەلگایەکی خێڵەکی تەمان ئێستاشی پێ بێت خێڵەکیە لەناو کۆمەلگایەکی خێڵەکی نەخێنەوارە کەسێکی بیرکەرەوەی گەورە خوڵقێت ئەوە جگەلەوەی کە توانی بڵێ ئەمە دەنگێکی نەشازە جەنابەتەزانی فرقەیەکی سەمفۆنی مۆسیقی گەورەکە دانیشن عەزفەکەن هەمویان بە یەک نەمەت و ئاراستە و ڕیتم کاری خۆیانەکەن بەڵام یەکێکیان نەشازەکات یەکێکیان نەشازەکات وەکو ئەڵێ بەڵام لەناو کۆمەلگای ئێمە هەمووی نەشازەکات یەکێک دروست ئەڕوات یاخود با بڵێن بە ئاراستەی پێچەوانەی ئەو مەوجەوە ئەڕوات کە کەوتۆتە ڕێ نامۆیە غەریبە مەبەستم ئەوەیە لە کۆمەلگاکانی ئەوروپیا دیسانەیڵێمەوە مانایەوە نیە هەمویان زانان بەڵام ئەو خەڵکانەی کە لە زانستا کارەکەن وەکو تیم کارەکەن ینی زانست هەمووی ڕەبتی پێکەوە هەیە کاتێک کە داروین ئەسڵی ئەنواع بنەمای چەشنەکان ئەنووسێت ئەم بنەمای چەشنانە ئەبێتە دەستپێکێک بۆ نیچە کە ئەسڵی ئەخلاق بنووسێ باشە کۆمەڵێک زانای ترکە فیلسوفی ترکە سە بیرم نییە هەموو ئەمانە لە ڕوو ئەنترۆپۆلۆژیەکەوە لە ڕوو ئەخلاقیەکەوە لە ڕووە جوانیەکەوە لە ڕۆ جیاجیەکانەوە هەموو ئەم کەلیمەی ئەسڵە ئەبێتە بنەمایە کە کۆمەڵە زانستی تر ئەهێنێتە پێشەوە و یاخود کۆمەڵە زانستی تر هەبوون بەڵام ئەم ئاراستەکانە گۆڕێ بە بوارێکی ترە لە ڕاستیە زانست وەکوتم هەمووی جۆرە لە جۆرەکان پەیوەستە پێکەوە هەر ئیکتشافاتێکی گردونناسی باشە بە جۆرە لە جۆرەکان تەئسیری خۆی هەیە لەسەر طب لەسەر هەندەسە لەسەر کیمیا لەسەر فیزیا هەر ئیکتشافاتێکی فیزیایی تەئسیری خۆی هەیە لەسەر بوارەکانی تر هەر ئیکتشافاتێکی بایۆلۆجی تەئسیر و کاریگەری خۆی هەیە لەسەر
بۆ نمونە ئاین لەسەر هونەر لەسەر هەموو ئەوانە این تەسەور کە کاکامەوە مثلا من ئێستا کە لە بیدایەتی نووسینی دکتۆراکەمام ینی بۆ قسەکردن لەسەر ژانری ئەدەبی تەسەور کە ینی یەکێک لەو بابەتانەی کە بۆتە سەبەبی ئەوەی کە دیدێکی نوێ بۆ دابەشکردنی ژانرەکان و دروستبوونی ژانرە ئەدەبیەکان بێنێتە پێشەوە ئەسڵ ئەنواعی داروینە باشە کە ینی تەنانەت لە ناو ئەدەب و هونەریش و لە چەشنەکانیا تەئسیراتی خۆی بەجێهێشتووە ئەمە جگە ینی وەرە لە بوارە جیاوازەکانی طبە ئەبێت چەنەوەی بەجێشت ئەم گەشەکردنە هەمەلایەنە و ڕەنگدانەوەی پێشکەوتن و گەشەکردنی زانستیە لە بواری فرە و جیاوازی نێو کۆمەلگا پێویستی بەوە هەیە کە پێویستی بەوە نیە هەموو کۆمەلگا زانابێ بەڵام پێویستی بەوە هەیە کە کۆمەلگا ئیستیحابی ئەمە بکات پێویستی بەوەیە کۆمەلگا ئیستیحابی ئەمە بکات مەسەڵەن بۆ نمونە ئێمە ئەزانین هەموو ئەوانەی کە ئەمڕۆ جوولەکەی غەیری شەرقین ئەوانەی کە لە رووسیا لە پۆڵەندا لە ئەمریکا لە ئەوروپا هاتوون بۆ فەلەستین هەموویان دواکەوتووی تیۆریەکن کە بریتە لەوەی کە دەوڵەتی یاهوزا لە فەلەستینی پێش لە فەلەستینی دوای کەنعانیەکانە لەوێ بووە باشە یەهوزا حکمی کردووە لەوێ و ئەمە واجبێکی مقدسە هەموو بگەڕێنەوە بۆ ئەو بەڵێ فکرەی زایۆنیزم هەموو بگەڕێنەوە بۆ ئەو شوێنە طبعاً بە دوایشیا زایۆنیزمی مەسیحی بە هەمان تەبەنیە و کارەکات ئەگەرچی ئێستا زایۆنیزمی ئیسلامی خەریکە هەردوو چەند بەجێهێڵێ بە هەر حاڵ بەڵام کۆمەڵێک زانای ئیسرائیلی زانای گەنجی ئیسرائیلی لە بواری مێژووە باشە کەشفیان کردووە شتێک بە ناوی دەوڵەتی یەهودا لەو ناوچەیە هەر نەبووە وجودی نییە باشە کۆمەلگای ئیسرائیلی ئێستا جۆرێک لە هەڵگەڕانەوە لەو ئیعتقادە دینیە ڕوویداوە واتە کۆمەلگاکە سەرڕای ئەوەی کە تەسحیەکی زۆری داوە لە پێناوی ئەعتقادێکی دینی خۆیان و هاتوۆتەوێ و تەحەدایانەی قبول کردووە لەلایەن کۆمەلگای عەرەبی و موسڵمانەوە کە بەردەوام ئەگەریەوەی هەیە هەر لەحزە بکوژرێ بەڵام کاتێک کە ئیکتشافێکی زانستی گوێ لێ بێ لەلایەن زانایانی بواری مێژوو ناسی خۆیەوە کە شتێک نییە بە ناوی دەوڵەتی یەهوداوە تێگات لەم پەیامە تێگات باشە ناکەوێتە دژایەتی کردنی بەڵکو ئەزانێ ئەمە زانستە و ئەبێ بۆ ئەم منطقە تەسلیم بێت تەسلیمی ئەم جۆرە لۆجیکە ببێت باشە بەڵام کۆمەلگای ئێمە نەک پێکەوە لە هەلومەرجێکە پەیوەندیەک نییە هاو هارمۆنیەتێک نییە لە کاری زانستیا ئەگەر هەمان بێ زانامان لە ئاستی شەخصا هەیە و ئەم زانایەش هیچ مەرغوبیەتێکی نییە لە کۆمەلگاکەی خۆیە و هیچ وەزیفەیەکی پێناسپێرێ و هیچ کارێکی پێنادرێەوە فەم هیچ احترام و ئەوەی هینێکی نییە چکە لە ڕاستیا خۆ زانست ئەگەر لەلایەن کۆمەلگاوە ڕێزی لێ نەگیرێ و نەبێتە پێشەنگێکە چاوی لێ بکرێ زانست دەرەنجام زانست و لەناو مختبەرەکان ئامێنێتەوە هەزاران اکتشافاتی زانستی و بدای زانستی دەبێ کاتێک کە کۆمەلگا تەبەنی ناکا هیچ ڕۆڵێکی نابێ هیچ تەسیراتێکی نابێ هیچ ڕۆڵێکی نابێ باشە کاتێک کە جەنابەت ئەزانی جەنابەت لە ئەوروپای وەزانی زانکۆکانی ئەوروپا چەندە پارە خەرجەکەن لە پێناوی ئەو کوێرە زانستیانەی کە ئیکتشافیەکرێت تەحەداکەم لەم ناوچانە کەمترین پارە سەرف بکرێ بۆ بواری زانستی ینی خۆ بودجەی وڵاتەکان مەعلومە یانی ئەگەر سێرچێکی بکەین نەزانین کە لە وڵاتانە شتێک نییە بە ناوی ئەوەی کە زانست ئەم وڵاتانە بەرێ بەڕێوە بۆیە کۆتاییشون لەسەر توێژینەوە بوو یعنی توێژینەوە حاڵی لەم کۆمەلگایانەی خۆمانە لە کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە حاڵی توێژینەوە لێ چوایە و بەڕای تۆ چی بەسەریت خراپترە بێت
یان باشترە بێت؟ من ناتوانم لە ڕاستیە ئێستا ینی لەسەر هەموو اختصاسەکان قسە بکەم بڵێم وڵات توێژینەوە لە چ بارێکە، بەڵام کە کاتێکە بینیت من خاتونێکی هەولێریم بینی لە بەریتانیا اکتشافێکی کردبوو لە بواری کیمیا، حکوومەتی ئەمریکی تەبەنی حکوومەتی بەریتانی تەبەنی کردبوو، تەبەنی ئەو کارەی کردبوو و جەناب دەزانی شتێکی لە ئەوروپا پێوترێ حەقی مافی داهێنان مافی ئیبداع شەخص باشە تا لەو بنەماڵەیە کەسێک بمێنێ و ئەو ئیبداعە ئینتاجی نوێ بکە ئەو سەهمی هەیە بەشی هەیە لەو کارە باشە. بۆچی ئەم خاتونە لە کوردستانە بووە هیچی پێ نەکرا، بەڵام لە بەریتانیا لەو بوارە شلەمەنێکی دانابوو لە باتێەوەی پلاستیک بەکاربێت لە کۆمەڵێک توزانم پەرداخۆوانە ئەو جۆرێک بابەتی دایە نابوو کە هیچ خەتەرێکی کیمیایی نەبوو لەسەر بەکاربەرەکەی ناوەکەی نایەتەوە یادم بەداخەوە، بەڵام زۆر نییە لەم ساڵە بوو مقابلە لە ڕوودا و مەسەلەن تۆ کۆچەربیرکارت کە گەنجێک بووە لەو مەریوانە و لەناو خەڵکا ژیاوە و بێناز، بەڵام کاتێک کە ئەڕواتە دەرەوە لەناو ئەو سیاقی خۆیان گەشەکە و بەرهەمی خۆیەدات لە ڕاستیا بزەبت، ینی تۆ باشترین دارت بزەبت وەکو کاندنی دارێکی بڕ لە بەرهەم وایە، ئەگەر ژینگەیەکی لەباری بۆ دروست نەکەی بۆی بڕوێەوە بۆەوەی بەربات لە ڕاستیا نەک ناڕوێت و بەرنات بەڵکو وشکە بێت و لە جێگەی خۆیان پوکێتەوە. ئێمە گەنجمان هەیە، ئێمە خەڵکمان هەیە بەتوانایە، خەڵکمان هەیە ئیمکاناتی هەیە، خەڵکمان هەیە وەلەو بە ڕێژەیەکی زۆر کەمیش بێ، بەڵام لە ڕاستیا سیاقەکە ژینگەکە نە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەبارە، نە لە ڕووی ئاینیەوە لەبارە، نە لە ڕووی معریفیەوە لەبارە، بۆ ئەوەی دەستی بگرێەوە بتوانێت کۆمەکی بکە ئەگینازانە پێویستی بەوەیە کە زمینەی بۆ بڕەخسێنێ بۆی بتوانێت داهێنانەکانی خۆی و داعەکانی خۆی بقاتە ڕوو تا دەرەنجام خزمەتی کۆمەلگای پێ بکەوە، کۆمەلگاژە بێت بە شانازیەوە ڕێز و تەقدیری بگرێ و لە ڕاستیا پێی ڕەوی لێ بکە، هەنگاو هەڵگرێ بە دوایە و گوێبیستی ئەو بێ، نەک ئەوەی خورافەیەکی زۆر بەلاوە ئەولاتر بێ لە دید و لە تێڕوانینی زانایك. ڕاستە مامۆستاجان، من هیچ پرسیار و شتێکترم نەمەوە، گەر شتێکمان لە یاد چوو بیان حەزکێک شتێک زیاد بخەیتە سەر و قسانەی کە کردمان لە تەواوی پۆدکاستەکە. دەستان خۆش بێ، گرنگ ئەوەیە هەر کاتێک کەوتینە گفتوگۆ لەسەر بابەتێک ئەوە هەنگاوی یەکەممان ناوە. لە ڕاستیە زانست چییە، وەزیفەی چییە، چۆن ئەبێتە بابەت لە نێو کۆمەڵگەی ئێمە و چۆن ئەبێتە مایەی گرنگیدان و بایەخپێدان لە نێو کۆمەڵگەی ئێمە، چۆن ئەمە سەرە کێشێت بۆەوەی زانکۆکانی ئێمە ئەم بابەتە ببێتە بابەتیان و لەسەری قسە بکەن و ئەولەوێتی هەبێت. لەم جۆرە گفتوگۆیانەوە دەست پێکات، لەم جۆرە گفتوگۆیانەوە دەست پێکات کە خوێندکاری ئێمە کاتێکە خوێنێ وێڕایەوەی کە مافی خۆیەتی بێوێت بەهۆی بەدەستهێنانی شەهادەیەکەوە ژیانێکی کۆمەڵایەتی باشتریە بێ، ژیانێکی ئابووری باشتریە بێ، بەڵام گەورەتر لەوانە بیرکاتەوە بەڵکو بتوانێت کاریگەری زیاتری لە کۆمەلگا بێویش بەوەی کە دیدێکی زانستیانە هەبێ بۆ چوونە ناوزانکۆ، دیدێکی زانستیانە هەبێ بۆ زانست خۆی و زانست بەر لەوەی وەزیفەت دۆزینەوە بێ ئینسان دۆزینەوە، ئینسان خۆی ئەدۆزێتەوە لە زانستا بەر لەوەی وەزیفەت بۆ بدۆزێتەوە. لە ڕاستیا ئینسان بەبێ زانست وێڵە، نازانێ ئیشی چییە، وەزیفەی چییە، ینی هیچ تعریفێکی نییە، هیچ تێگەیشتێکی نییە بۆ دەوروبەری، بەڵام زانست بەر لەوەی وەزیفەت باتێ خۆتت پێناسێنێ و تێگەیشتنێکی زانستیان و عەقڵانیانت بۆ دروستەکە بۆ دەوروبەر و بەمانای کەلیمە و بەمانا واقعیەکەی کەسایەتیی عەقڵانی بۆ ئینسان دروستەکە کە بتوانێت ژیانی چەندە ژی سەرکەوتوانە بژی بەوەی کە عەقڵانی کاتەوە و زانستیانە واقعەکەی خۆی هەڵسەنگێنێ.
دەستەکانی خۆشەوە مەسەوجان بەڕاستی ماندوومان کردی بووی زۆر سوپاسگوزاری توین کە لەگەڵمان نبووی بۆ ئەم بەرنامەیە و سپاس بۆ زانیارە گرنگانی کە یا و پەیمانی وادارم و دڵنیام کە گفتوگۆکەمان سوودیە بێ بۆ بیسەراکانمان زۆر سپاس دەکەین و جارێکتر بمان بوو ئەگەر ماندوومان کردبیت سپاسکەزانم کاتەکەی درەنگە بەڕاستی لای ئێوە گفتوگۆیەک بوو من بۆ خۆم پێویستم پێ بوو وەگەوەی کە ڕاکانم بخەمە ڕوو و بە شانازیەوە گوێم لە ڕەخنەکان بێ لە هەموو بە ڕێزانەی کە گوێی لێگرن و گوێبیستیە بم و هیوادارم تێبگەین لەوەی کە زانستی بوون و عەقڵانی بوون جگە لەوەی زانکۆکانمانە بوژێنێتەوە کۆمەڵگامانە بوژێنێتەوە و نزیکترمانە خاتەوە لە ئامانجەکانمان و ئەمانەی کە من وتومە هەمووی قابلی قسە لەسەرکردنە و قابلی ڕخنەگرتنە و قابلی دۆزینەوەی کلێنی قسەکانمە و ئەوەش مامەڵێکی زانستیە لەگەڵ ئەو شتانەی کە وتومانە هەم من بە دیدێکی مطلقانە سێریەوە ناکەم کە وتومەوە هەم هیچ بەڕێزێکیش نابێت بە مطلقی وەریگرێ بەڵکو پێویستە لەگەڵیا دەرگیر ببێ و مناقەشەی بکە و لێرەوە کە گفتوگۆ دروستە بێت لێرەوە یەکەمین نەک بڵێم لەم گفتوگۆی منەوە بەڵکو لەم شێوازەوە مەبەستمە لەم شێوازەوە یەکەمین تۆوی چەکەرەکردنی زانست ئەڕوێت بەڵێ دروستە لێرە ئێمە کۆتاییەنان بە پۆدکاستەکە و هیوادارم کە گوێ لێ بگرن و گوێبیستی بن و لە زنجیری شترا لە نزیکەی هەفتەیەکی تری ئەمە وەلاتان هیوادارم و کاتەش بابەتێکی تری گرنگە خێنە بەرباز بۆیە تا و کاتە هیوادارم کاتێکی خۆشتانە بێ و هەمیشە سەرفراز بێت